بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی پەیامی ڕۆژ تایبەت بە جژنی پیرۆزی مانگی ڕەمەزان. زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین لە دوای مانگێک عیبادەت لە دوای مانگێک نوێژ و ڕۆژوو بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لە جژنی ڕەمەزان لە دووەمین ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە بەرنامەی پەیامی ڕۆژ تایبەت بە جژنی ڕەمەزانی پیرۆز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شادە بین. بێگومان لە هەگبەی بەرنامەکەی ئەم ڕۆژماندا چەندین بابەت و ڤیتی و تەوەر هەیە کە دواتر هاوکارم یەک بەیەکی ڕگە و بابەتەکان بە ئێوەی ئازیز ئەناسێنێت. دووبارە ئێمە جژنە پیرۆزەی خۆمان لە ئێوە دەکەین، جژنە پیرۆزەی خۆمان بە ئێوە دەگەێنین. داواکارین ئێوەش گردنی ئێمەتان ئازا کرد بێت لە هەر کەم و کورتێک لە میانی بەڕێوەچوونی بەرنامەکانی تایبەت بە مانگی ڕەمەزان. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرە ئازیز و خۆشەویستەکانی کەناڵی پەیام و بە تایبەتی تر بەرنامەی پەیامی ڕۆژ. دووبارە جژنتان پیرۆز بێت و هەر لە خۆشی و جژن و شادی دابن. ئازان و خۆشەویستان ئەم ڕۆژ کۆمەڵەیەک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون کە دڵنیام ئینشاءالله بە دڵی ئێوەی ئازیز دەبێت. لە بابەتی یەکەمی ئەم ڕۆماندا کە بڕگەی پرسیار و وەڵاممان دەبێت کە چاوەڕێی پەیوەندیەکانی ئێوەین و دیاری تایبەتمان دەبێت لە جژنی ڕەمەزانی پیرۆزدا کە ئەوەی کە وەڵامی ڕاست بزان. وەروەها بڕگەی دیکەمان هەیە کە هاوکارمان شوان محەممەد لە ناوچەی هەورامان بابەت و بەرنامەیەکی جوانی تایبەت بە جژنی بۆ ئامادە کردوین کە سەبارەت بە شعر لە شاعری شاعران و هەروەها بڕگەی ئاوازی هەورامی و شریکەی هەورامان لە ناوچە دڵوفێنەکەی هەوراماندا دێنەوە خزمەت ئێوەی عزیز و ئەو بڕگەیەتان پێشکەش دەکەین و لەگەڵیشیدا کۆمەڵێک بڕگە و بابەت و خوانی جژنیشمان بۆ ئامادە کردوون کە ئینشاءالله تەواویان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز دەبێت. لەگەڵمان بن و بینەرمان بن. بەڵازان دەستپێک دەچینە لای کەشوهەوا دواتر دەگەڕێنەوە لات. بەڵە بەڕێزان لە بڕگەی یەکەما چینە لای پەیامێرانمان لە کەلارەوە هاوار محەممەدمان لەگەڵایە پەیامێری پەیام. هاوار سڵاوی خوارد لێبێت، جژنت پیرۆز بێ، نوێژ و ڕۆژ و تاعاتی مانگی ڕەمەزانت قوبوڵ بێ. دەمانەوێت لەسەر جژن بەڕێوەچوونی ئەو بۆنە ئاینیە کۆمەڵایەتیە گەورەی کە لە ساڵێکە دوو جار جژنی ڕەمەزان و قوربان لە نێوگەلی کورد و بە تایبەت وە گەلانی موسڵمان بە شێوازێکی گشتی یا دەکرێتەوە و دووبارە ئەکرێتەوە. لەگەڵ ئەوەی کە ئێستا نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادا هەیە، دەمەوێت لە تۆ زانیاریەکان بزانم کە تا چەند ئاستی بەشداریکردن و هەموو شۆ و تێکەڵاوی با بڵێن سەردانیکردنی دراوسێ و خزم و کەسوکار لە منطقەی گەرمیان بە تایبەت لە کەلار لە جەژنی
ڕەمەزانی پیرۆزدا بوونی هەبووە. فەرموو. بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش بێت. جژنە پیرۆزە ڕاستی ئێوە و تەواوی بینەرانی کە پەیام و تەواوی مسلمانانی جیهان دەکەم ئومێدە و خوازم ئەم جژنە بێتە مای هاتنی خۆشی و ئارامی بۆ تەواوی مسلمانان و لاچووی ناڕەحەتیەکان لەسەر مسلمانانی جیهان بەتایبەت هاو دینەکانمان لە قودس و لە غەزە و لە مزگەوتی ئەقسا. ئەم جژنە هاوشێوەی جژنی ڕابردوو کە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادا بوو لە دەڤەری گەرمیان تا ڕادێک سەردووسڕی بە هاتوچۆ و سەردانی با بڵێن کۆمەڵاتیەکان و دیارە، بەڵام وای نەکردووە بە تەواوەتی نەمێنێت و هاوڵاتیان بەبێ گوێدانە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا ئەم جژنە سەردانی کەس و کار و خزمەکانیان دەکەن بە مەستی جژنە پیرۆزە و گەردن ئازایی و بە مەستی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵاتیەکان و نوێکردنەوەی گیانی با بڵێن خزمایەتیان. ئەوەی کە هەیە لە گەرمیان لەلایەن یەکە تەندروستیەکان و لەلایەن مامۆستایانی ئاینیەوە داوا کراوە کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان من خۆشبەختانە هاوڵاتیانیش بە پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکانەوە جژنی ڕەمەزانیان بەڕێ کردو تا ئێستا کە ئەمڕۆ دووەم ڕۆژی ڕەمەزانە و خۆشبەختانە ئەم جژنە تا ئێستا کە دووەم ڕۆژی جژنە هیچ ڕووداوێکی هاتوچۆ ڕووی نەداوە کە شایانی باز بێت و گیان لە دەستدانی تیابێت و هیچ ڕووداوێکی نەخوازراو لەلایەن پۆلیسی گەرمیان تۆمار نەکراوە، هیچ حاڵەتێکی نەخوازراو تا ئێستا تۆمار نەکراوە. ئەوەی کە هەیە لە گەرمیان تا ئێستا جژنێکی خۆش و ئارام هەرچەندە ئێستا بە بۆنەی مانەوەی باڵی مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆناوە بە بۆنەی بەرزبوونەوەی پلەکانی گەرمە تا ڕادەیەک شۆڵەتی بە کوچە و شەقامەکانی گەرمیانەوەدارە، بەڵام هاوڵاتیان لە دوای با بڵێن لە زیاتر لە نیوەی دوای نیوەڕۆوە لە با بڵێن کاتژمێر 3 بۆ 4 عەسرەوە کە کەمێک با بڵێن کەش و هەواکەی فێنک دەکات سەردانی کەس و کارەکان و خزم و دۆستەکانیان دەکەن. زۆر باشە. هاوار محەممەد پایامنێرمان لە شاری کەلارەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکان. بێگومان کاک دانیار ئێمە ینی جگەل لەوەی ناوچەکانی هەرێمی کوردستان لە ڕووی کەش و هەواوە جیاوازن لە ناوچەی گەرمیانەوە بۆ ناوچەی هەورامان بۆ ناوچەی سۆران و باتینانەوەوانە بێگومان لە هەر کاتێک بە پێی پلەکانی گەرما خەڵک هاتوچۆکایەتە دەرەوە، ینی بۆ لە منطقەیەکی فێنک بێلەوانەیە خەڵک سعات 11 و 12 یان سعات 26 ئاسایی بە هاتوچۆ بکە. بەس لە هەندێک منطقی وەکو گەرمیان و ئەو ناوچانە لەوانەیە لە کاتە فێنکەکان هەڵبژێرن بۆ هاتوچۆکردن و خۆی جژنی یەکەم ڕۆژ تۆزە گەرم و گوڕێکی پێوە لە دوم ڕۆژە کەمێک ئەوە بێدانی هاتوچۆ و ئەوانە کەمە بێتەوە. پاملێری دیکەمان ئامادە بێت کاک ئازاد ئۆمەراوایی لە دەڤەری سۆرانەوە لەگەڵمانایە. کاک ئازاد سڵای خوا لێ بێت و جژنی پیرۆز بێت. بەڕاستیمی جژن لەو دەڤەرەدا چۆن بەڕێوە دەچێت؟ کاک ئازاد ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت سڵای خوا لێ بێت و جژنی پیرۆز بێت. بەڕاستیمی جژن لە دەڤەری سۆران و باڵکایەتی و ئەو ناوچانەدا چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ دیارە ئازاد جوێ لە دەنگی ئێمە نییە، گرفتێگەیە ڤیتێکمان هەیە سەبارەت بە مەراسیمی جژنە لە گوندی بانی خێڵان پێکەوە بینەری ئەو مەراسیمە دەبێت. وشيا خيرات بيدي زجنو شاديا زجني خير ودل خوشيا قردنا زاديا وشيا خيرات بيدي زجنو شاديا زجني خير ودل خوشيا قردنا زاديا زجنا ديدي زجنو شاديا زجنا ديدي زجني یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزانی پیرۆزە لە ناو گوندی بانی خەڵان لە خزمەتیم پیاوە بەڕێزەوە مرا بە ڕێزانە کە جژنە پیرۆزەکەین و گەڕین لە گەڵ ماڵەکانە
و لێراوە جژنە پیرۆزە لە تێکڕای مسلمانانی جیهانەکەی مەتایبەتی مسلمانانی کوردستان مەتایبەتی تر ئەو برا مەزڵومانەمان کە لە فەلەستین لە جێر چەپۆکەی زوڵم و زۆری ستەمی ئەو زاڵمانەدان لێراوە پیرۆزەکان لێ ئەەکەین و داواکانی لەخوای پەروەردگار ئینشاءالله بیکاتە مایەی ڕەحمەت و بەرەکەتێ بۆ ئەوان و ڕزگاربوونیشان لە زوڵم و زۆری ئەو زاڵم و ستەمکارانە. منام ئەسمایە ئەمڕۆ جەژنە و هاتین بۆ ماڵان هینە ئەمەش ڕەفیقەکەمان ناوی نوایە ئەم شتە جەژن لە هەموو لای پیرۆز ئێمانەی هەموو ماڵی بگەڕێن ئەوە ئەمان ئامۆز فرزام و ئەوەش خوشکم ئەوەسایە ئەوەش نای بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای پەیامنەرمان ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە ئازاد سڵاوی خواد لێ بێ دەگەر ئێستا گوێبیستی ئێمەی جەژنت پیرۆز بێ نوێژ ڕۆژ و تاعاتت قوبوڵ بێ بە شێوازێکی گشتی مەراسیمی جەژن لە دەڤەری سۆران و دەوروبەری چۆن بەڕێوە چووە گەرموگوڕی ئەم ساڵ لە چاو ساڵانی دیکەیە چۆنە ئەگەر وێنەیەکی مەراسیمی جەژنمان لە ناوچەی سۆران و دەوروبەری بۆ بگوازیتەوە سوپاس دەکەین. بەڵە کاکدانا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێ جەژنی ئێوە و تەواوی کارمەندانی کەناڵی پەیام و هەروەها بینەرانی بەڕێزیش پیرۆز بێتن سەبارەت بە بەڕێوەچوونی مەراسیمی جەژن بەگشتی لە قەزای سۆران ئەتوانم بڵێم جیاواز لە ساڵی ڕابردوو کەوا جەژنی ڕەمەزانی ساڵی ڕابردوو کەرەنتینە بوو هەروەها بۆی ڤایرۆسی کۆرۆنا خەڵک کەمتریان توانی سەردانی یەکتر بکەن بەڵام ئەم ساڵ گەرموگوڕیەکی زیاتر بە جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە دیار بووە هاوڵاتیان لە گەڕەکەکان دراوسەکان خزم و کەسوکارەکان سەردانی یەکتریان نەکرد و جەژنە پیرۆزەیان ئاراستەی یەکتر ئەکرد جەژن دەرفەتێکی باشە بۆ ئەوەی هاوڵاتیان سەردانی یەکتر بکەن و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بەهێزتر بکەن بە حکمی ئەوەی ڕۆژانە خەڵک سەرقاڵە کەمتر ئەتوانێت سەردانی یەکتر بکە بەڵام لە جەژندا دەرفەتێکی باشیان لە بەردەستە کەوا بتوانن پەیوەندیەکانیان بەهێزتر بکەنەوە و سەردانی یەکتر بکەن بەگشتی لە قەزای سۆران ئەتوانم بڵێم جەژن گەرموگڕی زۆری پێوە دیارەوە خەڵک سەردانی یەکتر ئەکاتن ئەم ڕۆژ کە ڕۆژی دووەمە بڵێن لە ڕۆژانی دووەم و سێمی جەژنیش خەڵک سەردانی یەکتر ئەکاتن و جەژنە پیرۆزە ئاراستەی یەکتر ئەکاتن لە دەڤەری سۆران سەبارەت بە ناوچە گەشتیاریەکان دیارە ١٨ ناوچە گەشتیاریەکانی سنووری قەزای بڵێ سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنێتن ناوچەیەکی گەشتیاری گرنگە سەرجەم ناوچە گەشتیاریەکان ئامادەکاریان بۆ کراوە بۆ ئەوی پێشوازی لە گەشتیاران بکەن هەر لە هاوینە هەواری بێخاڵ و گەلی عەلیبە بەڵێ بێگومان گەشتیارێکی زۆر لە شارەکانی ناوەڕاست و باشووری عراق ڕیان لە هەرێمی کوردستان گرێت چونکە لەوێ وا بڕیار بوو بۆ ماوەی 10 ڕۆژ قەدەغی هاتوچۆ بێ یەکەم ڕۆژی جەژن جێبەجێ کرا بەڵام ئەم شەوی ڕابردوو قەدەغەکە هەڵگیراوە بەڵام پێشەوە خەڵک ئامادەکاری کردو و هاوڵاتێکی زۆر لە شارۆچکاری ناوەڕاست و باشوور هاتوون هۆکارەکەی وەیە کە کاکدانا گروپێکی گەشتیاری زۆر دروست بوو لە جنوبوانی عێراقا بۆیە ئەمانە ڕوو دەکەن لە ناوچەکانی کوردستان بە تایبەت ناوچە هاوینەوار و گەشتیاریەکان فێنکیشە ئەو تا ئێستا بۆ منتیقی هەورامان پڕ بووە لە خەڵکانی عەرەب و ئەوانەی خەڵکی جنوب و ئەو ناوچەیان بۆیە ئەم گروپانە کاریگەری هەبوو کە گەشتیارێکی زۆر بێتە ناو هەرێمی کوردستانەوە کاریگەری بازاڕیش لە ناو هەرێمی ئەوەش زۆر کاریگەری هەیە لەم قەیرانی دارایی و لەم بارودۆخی ئێستا کەمێک کاریگەری دەبێتەوەی بەرزبوونەوەی ئاستی داهات بۆ تاگ لە هەرێمی کوردستانە ئەگەر پەیامنێری دیکەمان ئامادە بێت یاخود کاک ئازاد ئازان پرسیار و وەڵامان دەبێت برگەی پرسیار و وەڵامان دەبێت کە
وەکو ڕۆژانی شەوانی ڕەمەزانی پیرۆز نییە لێرە ئەختیاری تێدایە پرسیارەکانمان و دیاری تایبەتیشی تێدایە ئەو کەسانێک کە وەڵامی ڕاست دەزانن دوای کۆتایی بەرنامەکە تیر و پشکیان بۆ دەکەین کە یەکێک لەو کەسانە دەبێتە براوەی خەڵاتی جەژنی ڕەمەزانی پیرۆز. ئەگەر بچین لای پرسیاروەڵام بەڵام پێشەوەی بچین لای بڕگەی پرسیاروەڵام ڤیتیەکمان هەیە کە وێنەگر و فۆتۆگرافەر هۆڵۆ جۆباری هاوکارمان سوێب ئامادەی کردو پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. من هەڵۆ جەباری هەڵبەتە ئەزمموی ژیانی فۆتۆگرافیم نزیکەی 20 ساڵە بێت کە لەگەڵ کامێرایان بەڵام زیاتر لە ساڵی 2004ەوە بە شێوازێکی باشتر لە ساڵەکانی پێشتر تێکەڵ بە کاری فۆتۆگرافی و هوەری فۆتۆگرافی بووم و لە ژیانی هوەری فۆتۆگرافیمدا بەشداری زیاتر لە 30 پێشانگای هاوبەش و زیاتر لە 10 پێشانگای تایبەتم کردووە لەسەر ئاسی کورسان و ئێرە خاوەنی بڕۆنامەی تایبەتم و ئەندامی کۆمەڵی وێنەگرانی کورسان و ئەندامی ڕخراوی کورسان فۆتۆم لە کوردستانە بە خۆشحاڵیەوە هەڵبەتە بەخاتر کۆمەڵێک گەنج کە پێش سێ جەژن بوو کە نامیان بۆ ناردم حەزیان کرد کە ڕۆژانی جەژن وێنیان بگرم هەڵبەتە بەم جەژنەوە من سێ جەژنە لە خزمەتی کۆمەڵی گەنجام لەم پارکە جوانی شارەکەمانە هیوادارم بتوانین کە لە ڕێی کامێرەکەمەوە ئەم ساتە جوانە ئەم ڕۆژە جوانە بۆم گەنجە جوانانە بهێڵینەوە بۆ داهاتوویەکی جوانتر. هەڵبەتە پێکەنین شتێکە هەمیشە پێویستە بۆ لە جەژنا زیاتر پێویستە چکە جەژن مانایەکی خۆشیە مانایەکی شادیە بێگومان جیاوازی زۆر زۆرە چکە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی ڕوخسارەوە لە ڕووی خودی ڕۆژەکەەوە چکە تۆ ئەگەر هەر لە ڕۆژێکی ئاسایی وێنە بگریت ڕەنگە ناوێکی دیاریکراوی نەبێ بەڵام کە تۆ لە ڕۆژی جەژنا وێنەیە گریت ئەو ڕۆژە ئەمێنێتەوە کە لە ڕۆژ جەژنا وێنێت گرتووە. خێزانی زۆر گەنجی زۆر بە تایبەت هاتوون لەم ڕۆژای وێنیان گرتو. هۆکارەکەی ئەوەیە کە بەلایەنێکی ترەوە سەر ڕاوی کە ئێستا موبایل هاتووە و هەموو کەسێک کامێرەی گیرفانایە بەڵام هەڵبەتە وەکو وێنەی کامێرە نابێت وەکو وێنەگریش نابێت هۆکارەکەشی بەشێکی ئەوەیە کە حەزەکەن لە ڕێی کامێرەوە لە ڕێی وێنەگرتنەوە لە ڕێی وێنەگرێکەوە وێنێکی جوان لەم ڕۆژە جوانەیە بێڵنەوە. دووبارە سڵاوتان لەبێ دازان دەچین لای بڕگەی پرسیار و وەڵام لە پرسیاری ئەمڕۆشماندا یەکەم ڕۆژنامەی کوردی لەکوێ دەرچووە بەغداد ئیستانبول قاهێرە یەکێک لەم اختیارانە وەڵامە ڕاستەکەی تێدایەوە یەکەمین ڕۆژنامەی کوردی لە ساڵی 1998 لەلایەن مێقداد مدحەت بەدرخانەوە دامەزرا کە بزانین وەڵامە ڕاستەکە کێوە چاوەڕێی پەیوەندیەکانی بێگومان پرسیارەکەش و اختیارەکانی لەسەر شاشە نووسراوە ئەچینە لای یەکەمین پەیوەندی بەڵام پێشەوەی پەیوەندیەکە وەربگرین داوامان لەو خوشک و برا بەڕێزانە کە پەیوەندیەکە ناوی لانی کەم دوانی خۆیان بەو برایە بڵند کە پەیوەندیەکان وەرەگرێ ئێستا دیمەن وەرەگرین لە ئاکرێ دیمەن خان سڵاوی خوارد لەبێت
الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ثواني باسم مصطفى. زۆر سپاس. ست چاوان جەژنت پیرۆز بێ. عمر ممنون صافي. إيمان عمر مامستا. کوێ؟ إيمان عمر. ئیمان؟ إيمان عمر إيمان. ئیمان؟ إيمان إيمان. عمەر. خاتو ئیمان دووبارە جەژنی پیرۆز بێت و وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ جزن همه کارمندا پیروز بکن. انشالله همه روز توجه خوشی کن. زۆر سپاس. بله خیلی سفر سیارت قاهره. قاهرە؟ بله. بسیار خوشکان داشتی. بەڵێ توانێت خوشکم خوشکم فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دايشي كردستان. سەرچاوەکانم جەژنی پیرۆز بێ ئەخوا. لە توش پیرۆزی لە هەموو کارمەندان هەموو بڵشتمانە. زۆر سپاس. دایکی کوردستان. گیان؟ دایکی کوردستان. دایکی کوردستان زۆر باشە دایکی کوردستان هەر لە ئاکرێ. قاهرە. قاهرەش بۆ تۆ دابنین؟ بەڵێ. بەڵێ. زۆر باشە زۆر سپاس بۆ دایکی کوردستان لە ئاکرێ و لەگەڵمان نبوو. دەستخۆش ئەچینە لای سەروین عەبدوڵڵا لە هەولێر. سەروین خان سڵاوی خوارد لەبێت جەژنت پیرۆز بێ. بەڵێ ئێمە گوێمان لێتە. علی السلام علیکم. عەلەیکی السلام ورحمەة الله. جژنی ڕەمەزانتان دەکەم. زۆر سپاس لە تۆش پیرۆز بێت. بەڵێ بۆ وڵامی پرسیارەکە با قاهرە بێ. قاهرە؟ بەڵێ خوشکم دەتوانی بەشدار بێ؟ ئەگە بە خێرایی فەرموو. علی السلام علیکم. عەلەیکی السلام ورحمەة الله. بەڵێ جژنی ڕەمەزانتان پیرۆز بێ. ئێوەش پیرۆز بێ ئینشاڵڵا. ناوی تۆش خاتوون؟ بەڵێ سارە. سارە عەبدوڵڵا. بەڵێ با قاهرە بێ. زۆر باشە خاتو سارا زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. هیچی لای پەیوەندی دیکە؟ بەڵێ عەدنان ئەحمەدمان لەگەڵا لە بەردەڕەش. کاک عەدنان سڵاوی خوارد لەبێت جەژنت پیرۆز بێ. زۆر سپاس. سەبارەت بە پرسیارەکە ئێمە زۆر سپاس بە ناوی هەمویانەوە. کاک عەدنان وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ قاهرە. قاهرە؟ دەتوانم کتێک بەرزابی. چۆن؟ کتێکم بەرزابی. فەرموو. سەرچاوەکانم تۆ باشیت؟ ناوت چییە؟ ئەچینە لای پەیوەندیەکی تر بەیار عومەر لە سلێمانی هاوڕێنی بەڕێز تکایە کە پەیوەندیەکەکەن با یەک کەس تەلەفۆنکە یەک کەس لە ماڵەکە بۆی زۆرترین بینەری کە بتوانێت بەشداریکە. کاک بەیار سڵاوی خوارد لەبێت جەژنی پیرۆز بێ. زۆر سپاس. تۆش پیرۆز بێ. لە چیان ساتان باشە؟ زۆر سپاس کاک بەیار جان. خۆش بێت سپاس. وەڵا بۆ هینی پرسیارەکە قاهرە. قاهرە؟ قاهرە؟ با خێزانشم پەیوەندیکە هەموو پەیوەندیتان وەرگرت. با لەمەوە کۆتایی پێبێنین. هەرم جاری یارمەتی بە هەرم جارە. با لەمەوە کۆتایی پێبین هاوکاریمان بکە. پەیوەندیەکی زۆر لەسەر دەتۆقەی ناکە ئەزانیت جەژنەکەی کەسە بۆم بۆ نەچیرە. ئەخر ئەوەی دوای تۆ ژەڵا هاوکاری من کە لێرەوە تۆ هاوکاریەمە کە سوپاس دەکەین دەست خۆش. تۆ جۆم لێگرە. زۆر سپاس بۆ کاک بەیار. کاک بەیار دەست خۆش خوارد لەگەڵ. بەڵام بەڕێزان پرسیارەکەمان لەسەر شاشەیە. یەکەمین ڕۆژنامەی کوردی لەکوێ دەرچووە بێگومان اختیارەکانی ژێ پرسیارێکی ئاسانە و داواژەکەین لە هەر کەسێک کە پەیوەندیەکە با یەک بەڕێز قسە بکات نەک داوا بکە خوشکەکەی یان دایکی یان کەسێکی تری چونکە بەڕاستی لەوانێ سێ و گلێ بکەن بڵێن بۆ ناهێڵن بەڵام خەڵکێکی تریش گلەیەکە کە بەرنامە تەواو بێڵە یەک ساعت خەریک بووین نەتان هێشتۆ پەیوەندیەکەی لەبەری دووسێ کەس لەسەر یەک هێڵ پەیوەندی بێگومان. خاتو ژیان ئەحمەدمان لەگەڵا لە سلێمانی. سڵاوی خوارد لەبێت جەژنی پیرۆز بێت. جژنێوی پەڕێکی پیرۆز بێ. زۆر سپاس. خاتو ژیان تەواوە؟
خاتو دیا ژیا دیا لیا خاتولیا بگورە خاتولیا وەڵامی پرسیارەکە قاهرە باشە نازانم وەڵامەکە زۆر ئاسانە بۆی ناتوانم ئاسان کاری بکەم وڵای کارەبامان نەبوو ئاگاداری ئەوڕیانش نەبوو ڕاستەکەی کارێکم کە زۆر باشە وەڵامت بۆ جێگیرەکەین خاتولیا لە سلێمانیەوە لەگەڵمانەوە ئەچینە لای پەیوەندێکی تر کاک نەورۆز عەبدوڵڵا لە ئامێدی سڵاوی خوا لەبێت جەژنی پیرۆز بێ. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جنواجی پیروزی محمد سرید صلاح همی کادر و کارمند تلویزیون پیام هر راست با همی بینرید به ترکیبن. سپاس بۆ تۆش سەرکەوتوبی. وەڵامی پرسیارەکەی لایە؟ وەڵامی پرسیارەکەی محمد سرید قاهرە بیتن. قاهرە؟ بله محمد سرید. دەست و چاوت خۆش بێ و خوا لەگەڵ بێ. سپاس ترکیبن. خاتو تانیا عیزەدین لە کەرکوو خاتو تانیا سڵای خوا لێبێ. سڵاوخوای گەورە لە ئێوەش دەستخۆشم بەرنامەتان لێکم پیرۆز بە جەژە ڕەمەزانتانش لێکم. زۆر سپاس تانیا خان. ڕاست بۆ ئێوەش وەڵا بە وەڵامی پرسیارەکە با قاهرە بێ ئینشەڵڵا. قاهرە؟ بەس هیوادارم لە هاوڕێیان با یەک پەیوەندی وەرگرن لێک ماڵێ. ئینشەڵڵا وای لێ دەکەین. کابێ تۆش پشگیری ئەو داوایی ئێماکەی وایە؟ ئەوەندە زوو کۆتایی پێ نابووی کاک لوقمان سڵای خوا لەبێت لوقمان ئەحمەد لە بەردەڕەشەوە لەگەڵمانە. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله. السلام ورحمة الله. باشما ئوستای بەڕێز. زۆر سپاس. چاوان کاک لوقمان جەژنت پیرۆز بێ. بەڵێ جژن لە تۆ لە تەواوی کادر و کارمەندیش پیرۆز بێتن کۆن باشما ئوستا. زۆر سپاس. کاک لوقمان لە دەڤەری بەردەڕەش و ئەو ناوچانە جەژن چۆن بەڕێوە دەچوو؟ گەرم و گوڕی پێوە بوو؟ ئەرێ وەڵا باش بوو لە خوای تا زیاد بێتن. ئەیدە سپاس بۆ خوا. کاک لوقمان وەڵامی پرسیارەکە؟ بەڵێ پرسیارەکەم بۆ دووبارە یەکەم ڕۆژنامەی کوردی لەکوێ دەرچووە؟ بەغداد؟ قاهرە. ئیستانبول قاهرە. لە ساڵی 1898 بوو لە قاهرە. زۆر باشە. مەدحەت بەدرخانیش دەریکردمەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک لوقمان. وارە السلام عەلەیکم. زانیاری ئەنێ ڕۆژنامە نووس بێ. ئەچینە لای دڵشێر کاک دڵشێر عەبدوڵڵا لە هەولێر سڵاوی خوا لەبێت جەژن پیرۆز بێ. السلام عليكم. عليكم السلام. باشە کاک دڵشێر یعنی ناوەکەی تۆ لەوە هاتووە دڵی شێرە؟ لە هەموو کارمەندانی پەیام دەکەم. زۆر سپاس پرسیارم کرد ناوەکەی تۆ لەوە هاتووە ینی دڵی شێر ئاوا؟ بەڵێ بەڵێ دڵ شێر. جا شێر بە قووەتی ئەبێ دڵەکەی چۆن بێەوە ئەو قووەتەی یاوە بۆ شێرە. بەڵێ. کاک دڵشێر لەگەڵ پرسیارەکەمانە. وەڵێ قاهرە یەکەم ڕۆژنامەی کوردی. کوێ؟ قاهرە. قاهرە؟ بەڵێ. دەستخۆش خوال لەگەڵ. کاکاوە سابیل لە چەمچەماڵ وەردەگرین کاکاوە سڵای خوا لێبێت. سڵای خوای گەورە لە ئێوە بێت. زۆر سپاس سڵای خوای گەورە تۆش. سپاس هێواشەکەم پیرۆزبای جەژن لە ئێوە لە تەواوی بینەرانی کەناڵە جوانەکەی پەیامش دەکەن. تۆش پیرۆز بێت. سپاس خوای گەورەم جەژنە بکاتە مای خێر و بەرەکەت و هاشتەوە ئینشاڵڵا لە وڵاتە پێشمانە. زۆر باشە. کاکاوە وەڵامی پرسیارەکە؟ با قاهرە بێ ئینشاڵڵا. زۆر باشە کاکاوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکە لە چەمچەماڵ و لەگەڵمانە بێت. زۆر سپاس بەڕێزان لەم بەشەی بەرنمەیە ژمارەیەک پەیوەندی تەلەفۆنیمان وەرگرت ئێستا وابزانە بڕگەیەکمان حازرە کاک دانیار. بڕگەیەکە کە هاوکارمان شوان محەممەد لە ناوچەی هەورامان ئامادەی کردو کە بابەتی شعری و گۆرانی هەورامی و ئاوازی هەورامی تێدایە پێکەوە بینەری دەبین. بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ یاخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکیشتان هەر خۆشی بێت. ئەمڕۆ هاتوومەتە گۆشەیەکی نیشتیمان ئەویش هەورامانی جوانە دەمەوێ بچمە خزمەتی دوو میوانی ئازیزم و دیارەکی جەژنانە ئاوازشڕێکی خۆش شاعیرێکی جوانی مەملەکەتەکەی مەولەوی لەگەڵتانە بین دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێ. ئەم بڕگەی پەیامی ڕۆژ لێرە لەگەڵ ئەو میوانە ئازیزانم بە هاوکاری هاوکارانم تۆمار دەکەین لەگەڵمان بمێنەوە و مێ دەکەین دڵخۆش بن دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێت و
تاعەت و عیبادەتان قبول بێت. گەرمی وزی شار و جەسێ تاکەی بە تاسە و دیڵەنیڵ هەڵسە و چەمە بۆرێ مەلێ ماچار پاییز عاشقا ماچار پاییز عاشقا أنا الفرا بطاقتي بريان جياري بوكتي هرتا سما بوري ملي بايزنو تايا نكيل زرد قلا باطل كرو من بخشو دنقو قلاي حرور كما بوري ملي ئایزانم دووبارە سڵاوتان لێبێ و دووبارە و سێبارە جەژنان پیرۆز بێت و هەمیشە لە جەژن و شادیا بن و ئیشاءالله خوای گەورە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبن. ئایزانم لەم بڕگەی پرۆگرامی پەیامی ڕۆژ وەکو دیارەیەکی بچکۆلانەی جەژنانە کە تەواوی ڕۆژەکانی جەژن ئێمە وەکو جەژنانەیەک دەیدێن بە ئێوەی ئازیزان بڕگەیەکی تایبەتمان هەیە دوو میوانی زۆر ئازیز شاعیرێکی هەزناسەیەک بە یادی مەولەوی مامۆستا عەبدوڕەحمان تاوەگۆزی و کاکە سەلمان عابید ئاوازچڕێکی عیرفانی لەناو ئەم باخە جوانانەی هەورامانە لەگەڵیانە بین بە ئومێدی ئەوەی بتوانین ساتێک دڵی ئێوە شادکەین و هەروەها بەهرەمەند بین بە ئاواز و هەروەها بەیتەکانی ئەم میوانە ئازیزانم. مامۆستا عەبدوڕەحمان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بە ئێمەت بەخشی. کاک سەلمان گیان سپاسانەکەین. جەژنتان پیرۆز بێت و هەر لە پشوو جەژن و شادیا بن و ئینشاءالله خوای گەورە تاعات و عیبادەتی لێ قبول کردبن. مامۆستا پەیامی بڕێستان لە ڕۆژی جەژن و هەروەها ئەم بۆنە پیرۆزەوە. بەڵێ بەنای خوای بەخشندەی میێرەبان سوپاس بۆ خوای گەورە کە لە لێخۆشبوونی ساڵێکا کە هەموو ساڵانە وەکو لاسێکی سڕینەوە تاوانەکانمان مانگێکمان بۆ نێرەیە بۆ ئەوەی بە خۆدا بچینەوە بۆ ئەوەی خۆمان بناسینەوە خۆمان بدۆزینەوە. سوپاس بۆ خوا مانگە بە خێر و خۆشی تێپەڕی بەو ئیمێدین کە ئەو خۆشیانە لە دڵمانە ناشت بێ هەر بەڕوو نەبێ ئێمە مرۆڤ پێویستە لە ناخەوە بگۆڕێ و ئەخلاقیات ئەوەیە کە لە ناخەوە دەست پێ بکەن بۆ ئیمێدین کە ئێمە جارێکتر بە خۆمان ناچوو بووینەوە و ئەم ڕەمەزانشمانداتەوە دەست ڕەمەزانێکی تر ئەم جەژنمانداتەوە دەست جەژنێکی تر لە هەموو مسلمانان لە جیهانەوە بە تایبەتی لە کوردستان بە بۆی میسک و عنبەر و بخوردەوە پیرۆستان بێت بەو ئومێدەم کەوا دڵەکانتان ماڵەکانتان هەمیشە گوڵزاری و پڕ بۆی بەهاری بێ بۆ ئومێدەینکەوە بەخۆشی زۆر سپاس کاک سەلمانگیان دووبارە لە جەژنیش لە تۆ پیرۆز بێ و پەیامی بەڕێستان لەم ڕۆژە پیرۆزەیە بۆ بینەرانمان بۆ دۆست و هاوڕێیانت. سەرەتا بە ناوی خوای گەورە مهرەبان زۆر سپاسی جەنابتانەکەین بۆ گونجاندنی ئەم هەلە سپاس بۆ بەڕێزیش. جەژنی ڕەمەزان لە تەواوی مسلمانانی جیهان بە تایبەتی کوردستان پیرۆز بێ. خوای گەورە ڕەمەزانی کردبێتە کەفالەتی هەڵۆ تاوانەکانمان و جەژنیش ئاشتبوونەوە و گەردن ئازایی و لە تەواوی هەموو مسلمانە. زۆر باشە دەستان خۆش بێ. مامۆستا عەبدوڕەحمان چەند بەیتێکی خۆش لە شێعرەکانی خۆت وەکو جەژنانە و دیاری بۆمان بخوێنیتەوە بۆ ئەم جەژنەوە ئەم بۆنە پیرۆزە. جەژنانە و پیرۆزبایی هاوڕێیانم ئاشنا و دۆست و خزم و کەس کەی ڕەوایە هەر بڵێم پیرۆز و بەس کۆلارەی دڵ هەڵ ئەدەم بۆ ئاسمانە بۆ ماچباران بۆ هەڵداونی گوڵی دەست بۆ دیدارتان گلێنەی چاوم دەفڕێ شیلەی پێیە پیرۆزبایی خۆش و خەس هەمووتانم لا گرنگن گزنگن دەمتان تەڕ بێ بە شیعرە خۆشاوی هەس بتان بینم ئالە و جامی جەمەدا دارام و قەت نامەوێ عێشق و حەرەس سڵاو و گوڵاو نێرگسی پیرۆزباییم هی دڵ نەبێ ئیلاهی بێ بە قەقنەس جەژنی ڕۆحە خۆشم دەوێن ئازاد بن نەتان بینم یا ڕەبی قەت پەرت و پەس لە هەر کوێ هەن براو خوشکن لە دڵما بۆ ژیانم گوڵزارن گەزۆی نەفەس جەژنانەی من نقڵ و چکلێتی شیعرە
ئێوەم هەبێ شیرینم نایکە هەرس ڕووی دیدارتان بە لێوی دڵ ماچ دەکەم لای تاوگۆزی هەر نییە قین و قەفەس هەر نییە قین و خامە ڕەنگین مامۆستا دەستی خۆش بێ و زۆر زۆر سپاس کاک سەلمان دیاری بەڕێزێ بۆ جەژنانە یەکەم بەرهەمێک بۆ بینەرە عەزیزەکانمان چیمان پێشکەشەکەیت؟ ئاوازێک پێشکەشی ئێوە بینەرانی بەڕێز دەکەم بە هیوای ئەوەی کە وەکو جەژنانە لێمان قبوڵکەن. ئینشاءالله زۆر سپاس. ئارۆ جەژنەنێ سەوای جەژنینۆ ئارۆ جەژنەنێ سەوای جەژنینۆ من چش بارونێ جەژنانە پێی تۆ من چش بارونێ جەژنانە پێی تۆ عزیزم ئایر ئای بقرار ویم عزیزم ئایر ئای بقرار ویم ئای چەمێڕاوە ئای انتظار ویم هیچم پێی دیڵە نییە کام خەڵوەت سازۆ هیچم پێی دیڵە نییە کام خەڵوەت سازۆ تۆ دیڵی چێم بیێ مردم نمازۆ تۆ دیڵی چێم بیێ مردم نمازۆ هیچ جەژنە شادیێن مبارەک باڵێن هیچ جەژنە شادیێن مبارەک باڵێن بەڵاو قیمێلەکەم چون گوڵان شاڵێن بەڵاو قیمێلەکەم چون گوڵان شاڵێن هیەخوا ئازیزێم ئای ئای چەمێڕەوان هی ئازیزەکەم گیان ئەی ڕەح و گیانیم چون زوڵفی وێژبۆن من پەریشانیم چون زوڵفی وێژبۆ من پەریشانیم هێشاهۆ بە سەوزی چ نور و لۆوێ هێشاهۆ بە سەوزی چ نور و لۆوێ ئامانە پێشواز بەڵاکەوتۆوێ کام وەزف و خەیاڵ کام شێوەڵیاتکەم پەی کام خەسێڵەتیێڵ داڵ و فەریاڵکەم. یا ڕەبی دەنگ خۆش بێ و لەشە ساغ بێ کاک سەلمان زۆر زۆر سپاس سپاس بۆ ئەو بەرهەمە خۆشە. مامۆستا عەبدوڕەحمان با بێمەوە لای بەڕێزت. دنیای شێعر و بۆنە ئاینیەکان و ئەو دنیا عیرفانیە و وەروەها شادی دەربڕینی موسڵمانان بە تایبەت لە بۆنە تایبەتیەکانیانە بۆ تۆیەکی شاعیری ئەم خاک و ئاوە و هەروەها ئەهلی تاوەگۆزی و بەیادی مەولەوی و ئەمانە تا چەند ئیلهام بەخشن بۆ شاعیران بۆ ئەم بۆنانە گرنگە ئەم بۆنانەش لە ناو دێڕ و بەیتەکانیانە ڕنگ بدەنەوە وەروەها بۆ ئەم بابەتانەش بنووسن. بڵێ سپاس بۆ جەنابەت بۆ پرسیارە جوانەکەت. خۆی بەڕاستی ئەم سروشتەی کە ئێمە بینن خوا پێی بەخشین یەکێک لەو سروشتە جوانانەی کە بە وڵاتە بەخشراوە تۆرە لە لەرەی گوڵێکەوە تا شنەی شەماڵی بایەک تا کازیوە و زەردەپەڕێک تا ئەم کۆڕە عیرفانی و ئەم سۆز و عەشقەیانەی دڵ کە شەوان لە تیڤیەکانەوە سپاس بخوا کە ئێستا گرێوی برێوێکی باشی پێدرێ ئەمانە هەبووی ئەکرێتە ناو گۆزەی بیر و خەیاڵی شاعیرەکەوە. ئیتر ئەم شاعیرانە ئەوانەی پێشوو بنیا ئێستا و یا داهاتووش گومانتیانە ئەو مرۆڤەی لەگەڵ سروشتە ڕۆحی ئاشنا بێ جوانتر ئەتوانێت ئەدای شعرێ بکە و شعرێک پێشکەش بەو سروشتە و بە مرۆڤایەتی بکە کە هەمیشە هەوێن بێ بۆ مەین و هەوێن بێ بۆ ئاشتەوایی هەوێن بێ بۆ ژیان چونکە بەڕاستی ئێمە پێمان وان نەبێ ئەم ژیانەی تر ڕۆژ تەواوە بەڵکو ئێرە دەستپێکێکە بۆ دەستپێکردنی ژیانێکی تر کە خوای گەورە جوانترین شت و باشترین شتی لەوێ پێمانە بەخشێ. ئێمە ڕێبوارێکین بەم ڕێگایە ڕۆین پێویستە بە چاوی سەرنجەوە بە چاوی وریاییەوە لەم شتانە ورد ببینەوە بۆی بتوانین قودرەتی قادری تێدا ببین. دەستەکانە خۆش بێ. مامۆستا پێمان خۆشە گوێویستی چەند بەیتێکی تر لە
شعرەکانن بەڵ هەمشە شعرێکە بە ناوی ڕۆح و سروشت یانێر باسی سروشتی باسی سروشتەوە ئەم ڕۆحیشە بەڵێ لەگەڵیان ڕۆح و سروشت شنەبای شایی و شاودیە یاران تەڕە گۆنای گوڵ بەنمەی باران لەنجەی گوڵاڵە و کەروێشکەی دیایە کوردستان فیردەوس بەهەشتی خوایە بۆی دەڕوا نێرگس بە دەر و دەشتا نازاران مەستن لە سەفا و گەشتا مەستی معجیزەی قودرەتی قادر تابلۆی سروشتی کێشاوە ناودر مەستی معجیزەی قودرەتی قادر تابلۆی سروشتی کێشاوە ناودر پۆل پۆل باڵندە نەغمە و نەوای مەل دەنگی گیانداران تیشکی زێڕی کەل هاژەی تافگەوچەم سەمای گەڵایدار ئارامی گیاونە و دیاری کردگار با ڕۆح مەلەکە لە دەریای عەشقا پاک پاک خۆی بشوا تەژی لە مەشقا خۆت جوان بنوێنە ناسک ئارایی بڕۆ ئەو دیوی دنیای دارایی خۆت جوان بنوێنە ناسک ئارایی بڕۆ ئەو دیوی دنیای دارایی هاواوری ناخت باکەشی ساز بێ بولبولی گیانت هەر خۆش ئاواز بێ تەندروست بژی ژیان گەشتێکە بیڕاوزێنەوە خۆی بەهەشتێکە دۆزەخی مەژی باسپی بێناخ پڕ بۆ بەرهەم بێ وەک بێستاون و باخ گوڵاو بێ و گوڵشەن عمر و پێناسەت با چوار وەرزە بێ چرۆی هەناسەت ڕەگی ڕەشبینی لە ناخا ببڕە سەیری ئاسمان کەوسەرێ هەڵبڕە لەگەڵ سروش تا ئاوێزان بە و گەش هەتا کەی ئازیز هیلاک بێ لە لەش هەتا کەی ئازیز وا هیلاک بێ لەش تاوگۆزی بادەی سروشتی نۆشی یا ڕەبی دوور بن گشت لە نەخۆشی یا ڕەبی تۆش دەستی خۆش بێ مامۆستا عەبدوڕەحمان لەش ساغ بێ کاک سەلمان لە دێڕەکانی مامۆساوە بینەوە ناو ئەو ژینگە و بیەی بەڕێستانەژین لە هەورامان هاژەی ئاو ئەو مۆسیقا جوانەی شەماڵ قاسپەی کە و چریکەی چۆلەکە یعنی ئەو بۆن و بەرامەی سروشت چەندێک تەئسیر لە بەڕێستانەکە دایم ئامادە و سەرحاڵ و لە دڵەوە و بۆ دڵ ئاواز بچڕن ئەو دێڕانە و ئەی بۆیتانە ئەی خوێندنەوە هەمیشە لە دڵەوە بێ و یعنی تا چەند پاڵنەرە بۆ ئێوە مرتاحتر و ئاسوودەتر بۆ ئاوازەکانتان بچڕن بەڵێ مامۆستاگیان وەڵا بێگومان جوانی سروشت و کەش و هەوا زۆر تەئسیری هەیە لەسەرەوەی کە تۆ بتوانی ئاوازێک بچڕی تەمان لە ینی بە تایبەتی لە کەلیمەکانیش کەش و هەوا زۆر تەئسیری هەیە لەسەرەوەی کە تۆ بتوانی ئاوازێکی جوان بچڕیت و جیاوازە لەوەی کە تۆ لە ئاسوودەتری جیاوازە لەوەی کە تۆ لە شوێنێکی داخراوابی یا بۆنە لە ناو قەرەباڵقیابی لە ناو ئاو چ بەرهەمێکی تری خۆش وەکو جەژنانەیەکی تر بۆ بینەرایزەکانمان یاخوا هەمیشە لە جەژن و خۆشیا بن دووبارە و سێبارە تەعات و عیبادەت قبوڵ بێ خوای گەورە ئەم مانگەی ڕابردوو کردبێتە توێشوێکی باش بۆ قیامەت و بۆ هەموو لایەک هەمیشە لە جەژن و شادیا بن بابزانین کاک سەلمانیش چه ئاوازێکی خۆشمان بۆ ئەچڕێت بەڵێ ئەسەش ئاوازێک کە هۆنراوەی مامۆسایاوەر هەورامی ڕۆحی شاد بێ پێشکەشانەکەم بە هیوایەوەی لێما قبولکەن جایی چو ساوێ دڵێکم تۆش دیێن بێچەڵێ ئایر وێر بێن
سراپای جسم دڵمەست و بێهۆشگیان ئارامژنیە چاڕێوێن ئازیزە باڵاو تۆش دیەن لە ئایەرێڵ وێردانگیان کوورەی دێرونێ هەوێق تا سۆچنەوە دێڵی زێبوونێ ساتوۆج بێ زەیڵگیان بێوێ حاڵێ دڵگۆشت و هونا لەیلەکەی ماڵێ دڵگۆشت و هونا لەیلەکەی ماڵێ چۆ ساوێن باڵاگیان بیەنێ بەسیوەیەل دیێبیەن حێو دەرونی جێبێمەیلێ بۆمدان وێ شوێنەیگیان عەبیر و تۆ پەڕکێر و دێماغ سحر جنو جسم گری زامن گیان زامنا دیارن دوا و در من جگیان هانه دزیارن دوا و در من هانه دزیارن یا ڕەبی دەنگ خۆش بێ کاک سەلمان بەیتەکانی مامۆستا یاوەریش هەمیشە هەر ڕەنگین بن و ڕۆحی شاد بێ مامۆستا عەبدوڕەحمان تاوەگۆزی دەمەوێ بەڕێستان وەکو شاعیرێک دەچنە مەجلیسەکان کاتێک ئاواز چڕێک هەمی ئەو واژانەی ئەو کەلیمانەی لە دەمی دەرەچێ لە زاری دەرەچێ لە کۆتایە پێشتر دێڕی شاعیرێک بووە یان ئیتر مەزدەڕەکەی فۆلکلۆر بووبێ یاخود مەزدەڕەکەی دیار بووبێت چەند خۆشە مەسەڵەن ئەو کەلیمانەی ڕەنگە تۆ لە دێڕێکا بە ئامانجێکەوە کەلیمەیەک لە شوێنێکا دەنووسی ئەسڵن خودی دێڕەکە مەبەست ئەوەیە شاعیرانیش لە کاتی وتنیە بڵێن گۆرانی بێژانیش یاخود ئاوازچڕانیش لە کاتی وتنیە لە شێعرەکە باش تێگەیشتون بزان بۆچی نووسراوە کەی نووسراوە چەند گرینگە گۆرانی بێژان شارەزا بن لە شێعرەکان بەڵێ دەست و خۆش بۆ لە ڕاستیە شیعریش وەکو میوە وایە چۆن میوەمان هەیە هەم تامی خۆشە هەم ڕەنگی جوانە هەم بۆی هەیە بەڕاستی شیعریش ئاوایە شیعری سەرکەوتو شیعری دەرکەوتوم ئێستاگەر بە دنیای مەحویە بە دنیای مەولەویە بە دنیای نالیە بە دنیای بێ جوانی بێ خوددا کە حەمدی حەریقەمان کە ڕۆی سالم کوردی بەڵێمانە دەم خۆش بەڕاستی نازانی ینی باخ و بێسانێکیان پێکەوە ناوە ینی بۆ بەرامەی ئەم شاق و دەشت و کەژوکیەوەشی گرتوتەوە جا زۆر گرنگە شاعیر ئەوەی کە ئێڵێ بزانێت چی ئەڵێ ئەبێ پەیامدار بێت چونکە بەڕاستی شعری پەیامدار ئەمێنێتەوە خۆ لە سەردەمی نالی و مەحی و مەولەوی و ئانی کەدا کە موتمان زۆر وتراوە لە تەوسیفەکانی شعریش ئەبێ بە تەئکید پەیامێکی تێدا بێت اینجا پێوترێت ئەبێ هەندێک شت هەیە ینی بۆ شعر زۆر مهمە تۆ جارێک کە شعر ئەڵێ ئەبێ هەر بۆ خۆت نەبێ ئەبێ بزانێت خەڵکێک گوێت لێگرێ خەڵکێک بەکاری هێنێ سبێنێتەوە بەڵێ ئەمێنێتەوە بێ سبێنێ ینی پەیامدار بێ ئەبێ وەکو پاسەوانێکی ئیمانی بۆ تۆ وابێ ئەبێ وەکو بیرخستنەوەیەک بۆ خەڵک وابێ ئەبێ وەکو شادی بەخشێک بە وەکوتمان بە پەیام بێ کە مرۆڤ لا نەدا لە ڕێ لە ڕاستیە شعر ئەبێ ئەو هەک بەبێ هەمیشە پێو بێ بە شانازیەوە بتوانێت کە سبێنێ من هەمیشە خۆم وانووسم لەوەچێ لە هەندێک ڕۆ باجمدا بێت کە هەندێک شعر نانووسم بەڕاستی زۆر داوەتەکردم بۆ منە ڕۆژی نازام عاشقانە یان ڕۆژی ئەوەیە من نیمە لە ڕاستیە نیوان خۆم وخوا من پەیمانێکم بەو یاری دڵە داوە کە خوددای وەندە هەمیشە پەنجەی پەیمانم بۆ ئەو مۆرە لە ڕاستیە و دڵیشم بۆ ئەو چونکە بێ بەڕاستی ئێمە شتێک بڵێن کە سبێنی لێی پەشیمان نەبین ئەوەیە وەیە مامۆستا دەربارەی جەژن چەند بەیتێکی ترمان پێشکەش ناکەی مەسەڵەن پەیوەندیدار بە جەژنەوە ئیتر مسلمانانیش لە جەژن و شادیان و دووبارە سەد بارە یاخوا جەژنتان پیرۆز بێت ئینشاءڵڵا بۆ ئومێدەین
تەمەنی نوحیان هەبێ و ماڵەکانیان هەمیشە ئاودان بێ بە خۆشی و چراخان بێ پەیامی بە کۆڵە دەبێ ئادەمی بە پەیامی بە کۆڵە نەخوا دەستی خۆش بێ و کاک سەلمان تۆش بۆ یەکسەر بۆ مامۆسای ناسێنیتەوە بە ئاوازێکی خۆش بپرسا پرساوە خوا باوانیم دیمە هەواریم بپرسا پرساوە خوا باوانیم دیمە هەواریم ئەمانیانێ خوا باوانیم کردیم دیداری میمان نوازی کردانی سیر سوام میمان نوازی کردانی سیر سوام منیا سیاوی خوا باوانیم دیلو دستو پام منیا سیاوی خوا باوانیم دیلو دستو پام بو هناسه هوارو توم که بو هناسه هوارو توم که خمی کنه و نو خوا باوانیم گرام آبیم دیم جپال کو گوان شبو خیزیوان دیم جپال کو گوان شبو خیزیوان گل گل بالا کول خوا باوانیم گاو گرال زیان گل گل بالا کول خوا باوانیم گاو گرال زیان یاخوا دەستی خۆش بێ کاک سەلمانگیان ماندوو نەبی مامۆسا لە ناوەم سروشتە جوانەیە گەرچی جارجار مۆسیقای سروشت خەریکە دەنگی زاڵە بێ بەسەر دەنگی ئەمەشە تا چەند گرنگە مرۆڤ شوکرانە بژێر بێت و بەڕێستان وەکو شاعیرێک مانگی ڕابردوو مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوون و مانگی پاڕانەوە و دوعا و ئێستاکەش جەژنێکە گێڕین بۆ ئەو مانگە پیرۆزە زۆر جاری شاعیران پێم بێ مەولەوی شاعیرە دێڕێکیە لە یاد نییە بەداخەوە دەڵێ مانگەی پیرۆزەکەی ڕەمەزانە بەڵام شەشەڵان جەژنی هەیە لەو بابەتەوە لەو بارەیەوە چیت هەیە دەربارەی پاڕانەوە لێخۆشبوون لەم ڕۆژە پیرۆزەیە شتێکمان پێشکەش بکەیت بەڵێ درود بۆ ڕەحی مەولەوی عنی ئەوەنە ورد بووە هەستی بۆ کردووە بۆ نمونەسی ڕۆژەکەی یا 29 ڕۆژی ڕەمەزان تەواوە بێ لە جژنەکەی ئەدرێ بە شەوال لەبەرەوە ڕەمەزان خۆی چەندێک خۆشیەتی داوانێتتر خۆشیەتی کە ڕۆژێکی تر جژنەکەی لە ڕۆژێکی ترایە لە مانگێکی ترایە و شەوالیش وەکو بڵێ مەراقەکە وەکو خەفەتەکانی من هەمیشە چونکە ڕۆژی یەکەم ڕۆژی خۆشی ئەوە بەڵام ئەدرێ بە ڕەمەزان بۆی ئاڵێ ینی بڵێن خۆی مانگەکە شەشەڵانە یا شەوالە بەڵام بۆ بە ڕەمەزان بۆ بە جژنی ڕەمەزان یەکەم ڕۆژی شەوالە یەکەم ڕۆژی جژنی ڕەمەزان بۆی ئاڵێ وا مانگەکانیش کەوتونە گزی ڕەمەزان جژنی لە شەوال دزی جا بۆیە پێویستە بەڕاستی شعر بێ هەر بوارێک بێ خۆی من هەمیشە ئەوە ئەڵێم هەر مرۆڤێک هاتوتە نێو ئەم ژیانەوە کایی ژیانەوە خوای گەورە بەهرەیەکی پێداوە گرنگە ئەو بەهرە بە جۆرێ بەکاربێنێ کە ئیتر بۆ نمونە بتوانێت خزمەتی پێ بکات بتوانێت دڵێکی پێخۆشکە ماڵێکی پێ ئاوادان کاتەوە شەقامێکی پێپاکاتەوە زۆر باشە مامۆسا بەرهەمێکمان پێشکەش بکەی لەو بارەی کە خۆت پێت خۆش بێ شعری من شعرم دێ بۆ دێنیتان گوڵاو ڕێژم کردووە بۆ ژوان و شنەی دڵتان خۆشڕاوێژم کردووە کاڵای کوردی لەبەری کڵاوزەڕیش لەسەری میکیاژی لە کنهەیڤ و گەلاوێژم کردووە چاوی بە کلی عیشق و لێوی سوور بە ئەرخەوان ڕۆحی تەڕ بە ئاوەنگ و ئاوی نوێژم کردووە خشڵ و گەردانەی تەڵا پاوانەی زێڕی لە پێ ئاسک ڕەوت و عەرعەری ناسک بێژم کردووە
تا تەزووی بگاتە دڵ بە ڕۆح سووکی و خوێنگەرمی ماچی کاسیمای ڤینتان وت و وێژم کردووە ڕون و ڕەوان دێتە گۆ زێوەر گۆڤەندی مەیلە بۆ شیلەی زاری ئێوە هەنی چێژم کردووە بۆ ئەهلی دڵ دڵدارە لە زۆرداران بێزارە بۆ ئێوە ئاوریشم و بۆوان تێژم کردووە بە خونچەی ڕووتان کەی لە هۆگری دیدارتانە کێک کۆپی و دەستەمۆیە تار و گێژم کردووە ئەوەی بۆ کۆڕی ئێوە نەشیاوە بێتەلاتان ئەهلی دڵ و گوڵ نییە جێگە لێژم کردووە چواروەرزەی بەهاریە نێرگسی و گۆڵزاریە ئاودامان تەڕ بە باران ئای لە مێژم کردووە بۆ دیواری شکۆتان نەخشی بنیاد و بوونە کۆشکی شوشەی زاڵمیش بەردهاوێژم کردووە لە تای تەرازووی بوونە ئەوەی خۆی سووک و کەمە ئاشکرا و بە مۆچیاری من دابێژم کردووە بۆ مەرایی هیچ کەسێ شعرم پیاگوتن نییە ناچێتە دیوانی کەس هەر حەقوێژم کردووە بۆ بەرامەی تیرۆزە مێخەک بەندە گەردنی گۆبەرۆکی تریفە و لە تیرۆژم کردووە تاوگۆزی چون پەروانەی شەمی خانەقای شیعرە تا شیرین شین بێ پەرێز لە کاوێژم کردووە تا شیرین شین بێ پەرێز لە کاوێژم کردووە بەخوا دەست خۆش بێ مامۆسا زۆر سپاس دەکەین پێم وا بێ دەرفەتمان زۆر کەم ماوە و لەو جەوە خۆشەی سروشتیش دیارە جژنی ڕەمەزان لەگەڵ خۆی ڕەحمەتی ناوە مامۆستا من هەست بە بارانەکەم هەست دەکەم ئیشەڵا ڕەحمەتی خۆی دیارە مانگی پرخێر و بەرەکەی بارانیش مەکاری نازانێت لەگەڵینەکان زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەین بەم کاتێ بێمت بەخشی زۆر مەمنون مامۆستاگیان دووبارە سەد بارە جژنت پیرۆز بێ سپاس بۆ ئێوە جژنی ئێوەش پیرۆزە بە ئیوادارم هەموو ڕۆژێکتان بەدڵ جەژنتان بێ وە سپاس بۆ شاشە جوانیش بە ئومێدم هەموو ماڵەکانش پڕ بن لە بەختەوەری و سرای ئومێدیان هەرداگیر ساڵ کاک سەلمانگیان سپاس بۆ دەرفەتەی بەڕێزشتانین بێمەتان بەخشی و دووبارە و سەد بارە جەژنت پیرۆز بێ و مەمنونین کەوا ئەم دەرفەتت بێمە بەخشی جژن لە ئێوەش پیرۆز بێ زۆر سپاسی بەڕێزتانەکەین بۆ ئەم دەرفەتە جوانە بە ئێمەتان بەخشی زۆر باشە کاک سەلمانگیان من خواحافیزی لە بیرانان مەکەم بە بەرهەمێکی کاک سەلمان کۆتایی بە بڕگەی پەیامی ڕۆژێنین یاخوا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و هەموو جەژنێکتان هەر خۆشی و هەموو خۆشێکیان بەردەوام بێ لە جەژن و کامەرانیا بن بە بەرهەمێکی کاک سەلمان ئەم بڕگەی پەیامی ڕۆژ کۆتایی پێدێنین ئەم بەرهەمەش شعری مامۆستا سەبا حەمەخان کە وەکو دیاری بۆ منی ناردبوو منیش لێرا پێم خۆش بوو پێشکەشی بەڕێستان و بینەرانیشی بکەم بە بۆنەی ئەم جەژنەوە ئای تۆش نەیوەش بۆی دەمە و بەیانی تۆش نەیوەش بۆی دەمە و بەیانی بۆ سوور هەراڵۆ و قوتە و داڵانی یا بووە و شەو بۆ هەمێز مێزەنی جەدەم شەماڵی پایسە ڕێزێنی یا بۆ ڕێحانەی وەرهەوارنی هەم گوڵێ چنوور سەردەوارنی یاوە نەوشەکە و گۆشە و باخینی پاسە تەسکین و هەست و ناخینی ئازیز مەحاڵێن بکری و سەنات
عزیز محاڵێن بکری و سەنات فرەتەرا چانەی کە ئیسێ منوات خامەنە پایدەز مدران بۆ پاوێ محاڵە نازیز وەسفی بڕیاوێ هێروا چوبوونی میسک و عەمی بەرا هێروا چوبوونی میسک و عەمی بەرا دڵ سوکنای ژمێیە ماچۆ وەجێتەرا هەروە چوبوونی میسک و عەمی بەرا دڵ سوکنای ژمەوە ماچۆ وەشتێرا پێشکەشتا بووم. زۆر سوپاس بۆ هاوکارمان کاکشوان بڕگەیەکی جوان و ناسکی لە هەورامانی دڵڕفێنەوە پێشکەشکردین. زۆر سوپاس بۆ میوانەکانیشی. ئازیزان و خۆشەویستان ئەچینە لای ڕکلامی بازرگانی وەگەڕێینەوە. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان، لە بڕگەیەکی دیکەی پرسیار و وەڵامدا دەچین لای پرسیاری دومی بەرنامەکەمان. مەلای گەورەی کۆیە ناوی چی بوو؟ عەبدوڵڵا محەممەد ئەحمەد. مەلای گەورەی کۆیە لە ساڵی 1976 بۆ ساڵی 1943 لەدایک بووە. ریفۆرمێکی نوێخوازی کرد لە بواری ئاینی پیرۆزی ئیسلامدا و شارەزایەکی باشی هەبووە لە شعر و ئەدەبیات و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلامدا لە تەمەنی 20 ساڵیدا ئیجازەی مەلایەتی لەسەر دەستی باوکی وەرگرت و توانوێتی خزمەتێکی باش بکات بە ئاینی پیرۆزی ئیسلام و فقه و بابەتە ئیسلامیەکان. دەچین لای یەکەمی پەیوەندی کاکدانا. جاوا جۆم لێ پەیوەندیە کات بیلال قسەی لەگەڵەکە لێ پرسە لە خەڵاتەکەتان چییە؟ بیلالی جەڵە خۆشم نازانم تا ئەسە چییە. هاوژینمان لەگەڵایە لەکوێوە کاک بیلال؟ عەلەیکی سەلام ڕەحمەت الله. نەرمین لە هەولێرەوە جەژنت پیرۆز بێ. زۆر سوپاس. خات و نەرمین وەڵای پرسیارەکە دەزانی؟ نەرمین خان؟ نەرمین خان؟ مەلا محەممەد بێ. مەلا محەممەد؟ بەڵێ. باش، زۆر باشە، وەڵامت بۆ جێگیر دەکەین. خات و هاوژین عەبدوڵڵا وەردەگرین لە هەولێر. السلام علیکم. عەلەیکی سەلام ڕەحمەت الله. خات و هاوژین جەژنی پیرۆز بێت. بەرسازەتەش پیرۆز بێت. هاوژین خان؟ بەڵێ. تۆ بووی لەو برایە پرسی خەڵاتەکەتان چییە؟ بەڵێ. تۆ بووی پرسی دوتە خەڵاتەکە؟ بەڵێ بەڵێ. بۆچی پرسیت بزانی خەڵاتەکە چییە؟ وەڵا هەروە. هەروە باشە دەست. ئێمەش نازانین بڕا دەبێت. یاڵە با بچین لای پرسیارەکە. مەلای گەورەی کۆیە ناوی چییە؟ محەممەد بێ. تەکیدی یان هەر؟ بەڵێ بەڵێ تاکیدن. هەجاگە تاکید بیکا بێت تۆ پرسیار وەڵامت داوەتەوە بێ هەموو وا بڵێن زای وایە بێ. یاڵە دێ دەست خۆش. خات و دیمان ئەحمەد لە سلێمانی وەردەگرین. خات و دیمان سڵای خوا لێبێت و جەژنە پیرۆز بێ. وڵی خوان لە تۆ بێ کاک دانیار. زۆر سپاس. دەستنی تۆش پیرۆز هەموو کارمەندانتان. زۆر سپاس خات و دیمەن. زانیاری دێ لەباری پرسیارەکەەوە؟ وڵی کارەرامان نییە نازان پرسیارەکەتان چییە. مەلای گەورەی کۆیە ناوی چی بوو؟ عەبدوڵڵا محەممەد ئەحمەد. هاوڕێیان پێیان وتووە؟ وەڵاهی ئەوەی تا ئێستا هاتووە محەممەدە. زان کەم دەست ناکەم. چۆن؟ ئەڵەم گای هاوڕێیان زەرەر ناکەم. نازانم، زۆر زۆر ئاسانە. یارمەتین دەکات کاک دانیار ئەم ڕەمەزانە هاتوو ڕۆژتە من لەگەڵتان نەماندوو بووم. ئەم پرسیاریان وەبزانم لە پرسیاری پێش هەر تەلەفۆنی کرد. پرسیاری پێش والله تەلەفۆن نەکرد؟ نەوەڵڵا. نەبەخۆ پرسیارێکە بەزار نەبوو. ئەچینە لای لاوێ نەکرد خێرا وەڵام نەیتەوە. یارمەتیمیان. ئەیت نازانم یارمەتی چی؟ زۆر ئاسانە. جەژن یارمەتیتیان نییە؟ بۆ یارمەتییانە خۆی دژنانە یارمەتی. تۆ شتێک بڵێ.
محەممەد ناسە با من ژۆ گەڕیان بێ هەڵە نەبێواڵە زۆر باشە وەڵامەت بۆ جێگیرەکەین خات و دیمەن لە سلێمانی زۆر سپاس بۆ پێ هەر لە سلێمانی لاوێن عوسمان وەرەگین لاوێن خان سڵاوی خوارد دەبێ جەژنی پیرۆز بێ ئەم کاتۆ باش هەموو کات زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم پیرۆزبایی جەژنیتان لە یەکەم زۆر سپاس لە تۆش پیرۆز بێ سپاس دەکەم بۆ وەڵامی پرسیارەکە و با محەممەد بێ بەس پێشنیارێکیشم هەیە عادی خزمەتەن ئەو هاوڕانی هەموو ڕۆژە پەیوەندیەکەن هیوادارم پەیوەندی نەکەن لەبەر ئێمەش بۆ ماوەرگیرێ من خۆم لە تاوای مانگی ڕەمەزانە یەکجار پەیوەندیم کردووە دەستی خۆش بە ئەوانیش لە دڵسۆزیان نایە بەڵام فعلەن قسەکەی تۆ پێشنیازەکەی تۆ زۆر بەجێ وەرگرتنی پەیوەندیەکانیش ینی بەدەست ئێمە و ئەوانیش نییە ینی بەردەوامەوان لەوانەیە بە دوو موبایل خەریک بێت وەرێگرێتر ئەوەیە موبایلیش خەریکین بۆ ماوەەر ناگیرێ ڕاستەکەی ئەوانیش ینی ناتوانین پەیوەندێکی دابخێنە بڵین تۆ دوێنێ تەلەفۆنێک کردوان پەیوەندی بە ئێمەوە کردووە لەبەرەوەیە داوای لێبوردنەکەی دەستە خۆش بێ بۆ پێشنیارەکەت ئەم پەیوەندیە لەباری ڕاگرتندایە زۆر سپاس بۆ خاتوناوی لە سلێمانی تم وضع الخط في حالة الانتظار الرجاء عدم إقبال الخط Your call is currently placed on hold Please wait دایکی ناسیگیا کەژاڵ ئەحمەد یاڵە کەژاڵ حەسەن کەژاڵ حەسەن لە باوەنور جەژنی پیرۆز بە کەژاڵ خان السلام عليكم جەژنی پیرۆز بە کاک دانا و کاک دانیار دانا و دانیار دانا و دانیار بەڕێزم بەراگەم باشم زۆر سپاس خات و کەژاڵ جەژنی تۆش پیرۆز بێت ئێوەیش ڕەمەزان لەگەڵتان نابووم ڕۆڵی ئەو نەبێت تاقەت و نەخەفەتم خوار وەری ناگرت هەر دوعاو لێ نەکرد بێتیم خەینا نەحەد نییە دوعای خێرتان بەکەم زۆر بەڕێزم بە تایبەتی گشتان پەیام گشتە زۆر سپاس بیاخوا سپاس دەکەین هاتو کەژاڵ وەڵامی پرسیارەکە دەزانیت وەڵی تر سەیرەکەم نازانمی شک و بەڕێزانە ئەوان توانێت چی تۆڵی چی یارمەتی بدەن ڕەمەزان لەگەڵتانە بخوای زانێ بڵێ ماڵتانەوە بێ و بتانتە مەلای گەوری گەرمیان ناوی چییە باوەنور ناوی چی بەڵام مەلای کۆیە خە لە گەرمیانەوە دوورە وەڵا کۆیە بۆ گەرمیان باڵمیشە لەگەڵ هەموو وەری نەگەڕێەوە هەتا هەتا و چەمچەما و نازان کوێ هەر لەگەڵمانیان کوچێ لەگەڵتانە بخوای زانی ڕاستە یاڵە عەبدوڵڵا محەممەد ئەحمەد ناوی چییە؟ عەبدوڵڵا محەممەد ئەحمەد وەڵا یارمەتیم دێن ئاساکاری وەکەن جەژنە ئەنیێتێت جەژنانت پێشکەشکەین ئاوە دیاری خۆشم گەڕێت تۆ شتێ بڵێ بزانین چیە ئەحمەدەکە لا دەبین ئەحمەدە لا دەبن بەڵێ ئێستا عەبدوڵڵا و محەممەد ما با محەممەدیان بێ دە زۆر باشە ئەو وەڵامەت بۆ جێگیرەکەی کوردستان ئەحمەدە سلێمانی کوردستان خان داخراوەتەوە دانیار برادێ ناوی دانابێ من ناوی جوتیار و ئەحمەدمانەیە وەڵی ڕەبتیان نییە بێکەوە بۆ ئەسم برایەکمێ ناوی دانیارە بڵێ برایەکمێ ناوی دیارە برایەکمێ ناوی زانایە برایەکمێ ناوی زانیارە هەمووی لەسەر یەک هەمووی لەسەر دێزە وەڵام منەوە برایم جوتیار و دانیارەکە تۆزە زیکە لێەوە خات و دیندار بەیار لە سلێمانی وەردەگرین کاک دیندار سڵاوی خوا لێبێت زۆر سوپاس جەژنی پیرۆز بێ وەڵامی پرسیارەکە کاک دیندار وەڵامی پرسیارەکە دەزانیت یا بۆ بخوێنەوە پرسیارەکە کاک دیندار گیان کاک دیندار کاک دیندارەوە چییە ئەنی زۆر ئەوەت نییە وزدە و تاقە و تۆزە سەریع جوابمان بەرەوە و وەڵاممان بەرەوە ئاوا یەکسەر سەلامەت بی خوا لەگەڵ بێ ئاخوا دڵنیا محەممەد لە سێ سادە وەردەگرین خات و دڵنیا سڵاوی خوا لێبێت سڵاوی خوای گەورە لە ئێوەی بەڕێزی بیزشتی ساڵا هەموو ڕزقارژەژنی زۆر سوپاس ساعات و عیبادەتی هەموو لە ئاسمانە قبوڵ کردی تۆش قبول بێت ئینشاءڵڵا لە جەژن و خۆشییا بن ئینشاءڵڵا لەگەڵ بەڕێزی زانیاری دێیە لەبارەی پرسیارەکەەوە لەبارەی پرسیارەکەەوە بەڵێ محەممەد مەلای گەوری کوێ کوێ عەبدوڵڵا ئەسعەد و ئەوە ڕزەڵە هەر بنە ماڵی خۆمانە
زۆر باشە خات و دڵنیە لە سای سادەق وەردەگرین هەڵبەتە ناویستم بڵێم لەسەر مەلای گەورە ینی کۆمەڵێک نوێخوازی کردو لەو سەردەمی خۆیدا لە ساڵی 1926 یەکەمین کەس بوو کە لەو ناوچەی خۆیدا کچەکەی خستە مەکتەبە وەکو بوو جیاوازی بێت لە خوێندن و فێربوونی زانستدا. ئەچینە کەلار بۆ لای عەدنان کەریم کاک عەدنان سڵاوی خۆت لەبێ جەژنەکەت پیرۆز بێ هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی خۆمان تۆش پیرۆز بێت. کاک عەدنان بەڵێ کەلار مەلای گەورەی هەیە ئاوا ینی مەبەستمۆنە مامۆستایان و زانایانی ئەنی هەموو هەر گەورەن بەڵام وەکو لەقەبێک بوترێ مەلای گەورەی گەرمیان مەلای گەورەی کەلار شتیوە هەیە خۆی زۆربەی ناوچەکان هەموو ناوچەیەک ناودارێکی خۆی هەیە هەموو ناوچەیەک ناودار خۆی هەیە بەڵام ئەمەی مەلای گەورەی کۆیە مەلا محەممەد لە ساڵی 1976 لەدایک بوو. کاک عەدنان سەوتە ناگاتە لای ئێمە ئەبچڕێ نازانم چییە دەنگی بەرز بکەیتەوە ئەڵێم لە هەموو دەنگی کاک عەدنان ناگاتە لای ئێمە دەستخۆشە چینە لای ئامینە عەبدوڵڵا لە سلێمانی. ئامینە خان سڵاوی خوا دەبێت سڵاوی خوا لەسەر و کارە و کارمەندان جژنە پیرۆز بێ سەلامت بی هەموو لای پیرۆز بێ یاخوا ساعەتان قبول بێ یاخوا تۆش پیرۆز بێت سەلامت بی یاخوا. وەڵامی پرسیارەکەت لایە نەوەڵا نەوەڵا هەر پرسیارە خۆ کارەبا بڕە بۆ ئێستا هاتەوە ناگەم لە پرسیارەکە نییە گوێ لە پرسیارەکە نەبوو مەلای گەورەی کۆیە ناوی چی بوو ناوی ڕاستی خۆی چی بوو عەبدوڵڵا محەممەد ئەحمەد عەبدوڵڵا محەممەد ئەحمەد بەڵێ عەبدوڵڵا محەممەد ئەحمەد ئەخۆ وەکو ناوێکیش ڕێکەوتووە عەبدوڵڵا محەممەد ئەحمەد بە یارمەتی ئێوە بە عەبدوڵڵا بێ بە یارمەتی ئێمەوە بە وەڵی جا بە قورئان ئاخر ئەمە زۆر قورسا یەکێکتان ناوە وەکو دیێک بە یارمەتی ئێمە بە عەبدوڵڵا بێ چۆن ئەنی ئەو ناوە وەڵە زانیاری دێ من یەک یارمەتی دێم ئامینە خان اختیارێکتان دابدەم ڕۆژێکتان داوەنی ئامینە خان یەک هاوکاری دەکەم بۆی نەڵێ هاوکاری نەکردوین خەیر الئوموری ئەوسەطوها ئیتر خۆ تێبگۆتەوە عەبدوڵڵا بێ باش وەڵاوە بۆ جێگیرەکەین لە پەیامەکەی کاکدانا تێنەگەشتی ئەتەوە هاوکاریش پاکردوە ئەچینە لای شیروان محەممەد لە کەڵەکسی. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. جژنتان پیرۆز بی. جژنەکەت پیرۆز بێ. بەخۆشەویستە ڕەحمەت لە لای باوکان ئینشاءالله هەموو ڕۆژێکتان جژن خۆشی بێ هەر لە خۆشی بن داواکار لە خوای گەورە هەموو برا مسلمانەکانی جێربەستی کافر و بێ باوەڕان خوا ڕزگاریان بکا و سەریان بخا لەسەر دژمنە دێوشتانەکانمان ئینشاءالله. ئامین ئینشاءالله. وای گەورە مسلمانان لە هەر جێگەیەک هەیە سەریان بخات. ئامین یا ڕەب ئامین یا ڕەب. کاکە بە پرسیارە کاشتان مامۆستا مەلا محەممەدی کۆیە مامۆستا مەشهور بوو بۆ مەلای گەورای کۆیە مەلا ئەحمەد مامۆستا مەلا محەممەد یەکەم جا وتە ئەحمەد بۆیە تاکیدی لێ کردی محەممەد من هەر وتم محەممەد لەوانەیە لایەوە وا دەنگی ڕاستە مامۆستا مەلا محەممەد زۆر باش دەستخۆش کاک ڕەحمەتی لێ لە گۆڕە پیرۆزەکەی ئینشاءالله. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک شیروان لە کەڵەکسیۆ لەگەڵمان نابووی دوا پەیوەندیمان بوو کە لەم بەرنمەیەمان وەرمەگرت ئازان دەچینە لای بڕگەی خوانی جەژن بە سپۆنسەری کۆمپانیای کاشۆ پێکەوە بینەری دەبینزانین ئەمڕۆ چ جۆرە خوانێکمان بۆ ئامادە دەکەن. خۆشەویستانم لە بەرنامەی میوانی کاشۆ گەڕاینەوە لاتان دووبارە جەژنتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت. عادەتەن ڕۆژانی جەژن و یەکەم ڕۆژی جەژن خواردنی تایبەت دروست ئەکرێت برنج و جۆرەها شلە و گۆشت بەڵام ئەکرێت دووەم ڕۆژ و سێەم ڕۆژ ئێمە خواردنەکەمان بگۆڕین
بە خواردنێکی تر بۆ نمونە یاپراخی گەڵامێ و وەکو ئەزانن فەسڵەکەی فەسڵی بەهارە و جەوەکەی جەوی گەڵامێ و گەڵامی ناسک هەیە من ئەمڕۆ لە بەرنامەکەم خواردنەکەمان تایبەت ئەبێ بە ئامادەکردنی یاپراخی گەڵامی و بە برنجی کوردی کاشە. ئەو کەرەستانەی کە پێویستە بۆ ئامادەکردنی یاپراخەکەمان پاقلەی کامڵی بۆ بەکار ئەهێنین پیاز، گەڵامێ و نێرکە پیاز، قیمە، برنج، شویت، سەرجەم بەهاراتەکانیش لیمەندۆزی، زیرە، بیبەری ڕەش و بیبەری سوور، سیر و بەهاراتی یاپراخ و بیبەری شیرین و خوێ. ئەشتوانی ماستی تیا بەکار بێنێت ئەوش بەپێی ئارەزۆ، بەڵام من لێرە چونکە قیمەتی ئەەکەم ماستم بۆ بەکار نەهێناوە. ئەو برنجی بەکاری ئەهێنین بۆ یاپراخەکەمان برنجی کوردی کاشۆیە، برنجە زۆر تایبەتەکەیە، برنجی لەتکەیە. وەک لە بەرنامەکانی پێشوا باسم کردووە ئەم برنجە ئێمە خۆمان کڕی ئەەکەی لەتەکانی لێجیا ئەکەینەوە، برنجە ساغەکانیش بەجیا لێجێ ئەەکەینەوە. ئێستا ئەمە لەتەکەیەتی بەکارێت بۆ یاپراخ، بۆ سوپ، بۆ کوبە هەر زۆر تایبەتە تام و چێژێکی زۆر خۆش بە خواردنەکەمان ئەیە. بە تایبەت ئەمڕۆ من بۆ یاپراخی گەڵامی و بەکاری ئەهێنم زۆر بەتا. سەرەتا دەست ئەەکەین بە زەرکردنی پاقلەکەمان ئەخەینە سەر خوێ و لیمەندۆزی و کەمێک زەیتی پێوە ئەەکەین ئەخەینە سەر تاوکو زەرد بێت. لەگەڵ ئەوەشا قیمەکە لە لایەکیەوە ئەخەینە سەر و سووری ئەەکەینەوە. بۆ سوورکردنەوەی قیمەکە وەک هەمیشە زەیتی کاشۆ بەکار ئەهێنم، زەیتی گوڵ بە ڕۆژەی کاشۆ وەکو لە بەرنامەکانی پێشووتریشا باسم کردووە هیچ زیانێکی نییە. قیمەت چەورە لە ناو چەوریشا سووری ئەەکەیتەوە بێ بزانین چی جۆرە زەیتێکی بۆ هەڵئەبژێری. من ئەم زەیتە بەکارێنم لەبەر ئەوەی سروشتیە و هیچ زیانێکی نییە و ڕۆنیش زۆر هەڵمامژێ تانێکی خۆشیش ئەیا بە خواردنەکەمان. بۆ زەرکردنی پاقلەکە و بۆ سوورکردنەوەی قیمەکەش ئەم زەیتە بەکارهێنم. پاقلەکەمان جوان زەرد کردووە، برنجەکەشمان شتوتەوە و قیمەکەشیمان سوور کردەوە. ئێستا جوان کەرەسەکانی بۆ تێکەڵ ئەەکەین. شویتەکە پێویست ناکە سوورکرێتەوە لەبەر ئەوەی زۆر نەرم ئەبێتەوە و بەقەڵک نایەت ئەتوێتەوە لە ناوڕۆنە. شویتەکەی زیرە، بیبەری سوور، بیبەری سووری پێواکەین، بیبەری ڕەش، بەهاراتی یاپراخ، سیری پاودەر ئەشتوانی بەدەنکی وردیکە ئەشتوانی بە پاودەری کەیتەناوی کێشەی نییە لەگەڵ بیبەری سووری شیرین. لیمەندۆزی و خوێشمان پێویستە.
برنجەکەیە بۆ ئەوەی بەدەنکی بوەستێ ڕق دەرناچێت. بۆ یاپراقی سڵق بە یاخود گەڵامیەوە بێ پێویست ئەکا برنجەکەی ڕۆنی تێ بکەین. لێرە زەیتی کاشۆ بەکار ئەهێنم تایبەتترە. کەرەستەکان زۆر بە جوانی تێکەڵی یەک ئەەکەین. ئێستا هەموو دەرمانەکانم پێوە کردووە، قیمەکە و پیازەکە بۆ سوور کردەوە، شیوتەکەشم بەجیا کرد بەسەر برنجەکەیە. بۆ برنجەکەش کەمێک زەیتمان پێوە کرد، ئەم زەیتەم بەکارهێنا، زەیتی گوڵە بە ڕۆژەی کاشۆ ئەبینون ڕەنگی زۆر جوان ئەکا، ناژنووسێ بەیەکەوە، بۆیە پێویستە برنجی یاپراخ چی سڵق بە یاخود گەڵامی و کەمێک زەیتی تێ بکەیت لەگەڵ کەرەسەکانی ترە. وشک دەرناچێت برنجەکەی زۆر زۆر جوان یەکەگرێ. ئەم کەرەسەکانم تێکەڵ کرد. ئێستا دەست ئەکەین بە ئامادەکردن و پێچانەوەی گەڵامیەوەکەمان. کەرەستەکانمان ئامادەیە، هەموو پێگاتەکانمان جوان تێکەڵ بەیەک کردووە. ئێستا دەست ئەکەین بە پێچانەوەی گەڵامیەوەکەمان. بەم شێوازە ئەیپێچینەوە بە هەر پێچوەڕەکە بە هەر پێچلایە. یاپراخەکەمان جوان جوان پێچایەوە و ئێستای خینە سەر ئاگر. پێشەوی خینە سەر ئاگر ئاوی کوڵاو ئەکەین بەسەریا، کەمێک خوێ و لیمەندۆزی کەوتم لە کۆتایە پێوەی ئەکەین، پێوەی ئەکەین کەمێک خوێ، چکە کەرەستەکانی تر پێمەوە کردەوە بە پاقلەکەیش و بە برنجەکەشەوە پێشتر پێمەوە کردووە، کەمێک لیمەندۆزی ڕۆنش ئەکەین بەسەر یاپراخەکە. پێشتر بۆ پاقلەکە ڕۆنم بەکارهێنا، بۆ سوورکردنەوەی قیمەکەش بەکارم هێنا، بۆ ناو برنجەکەش بە هەمان شێوە، بۆیە ئێستا کەمێک ڕۆنی پێوە ئەکەین. لەبەر ئەوەی ڕۆنی زەیتە نابێت بیقرچێنین بکرێ بەسەریا، ئەگەر ڕۆنی تون بێ ئەتوانی وای لێ بکەین، بەڵام زەیتەکەی ئێمە زەیتێکی سروشتی و پێویست بە قرچاندن ناکە، ئەکەین بەسەریا و ئێستای خینە سەر ئاگر. ئێستا یاپراخەکەمان ئامادەیە و تەواو پێگەیشتووە. جوان کوڵمانە ئیسانم یاپراخەکەمان جوان جوان پێگەیشتووە، جوان کوڵاوە، هەڵمان ڕشتۆتە سەر سینیەک. ئەو برنجەزیایی کەما بۆ لەبەر برنجەکەی برنجێکی کوردیە، بەڕاستی تامی تایبەتی خۆی هەیە، بۆ نیشی زۆر خۆشە. من ئیسفادەیەکی کەم لێکرد کردم بە سوپێک، کەمێک ڕۆنم تێکرد و ئاوم تێکرد و خسمە سەر و سوپێکی جوانی لێ دەرچووە. زەڵاتەیەکیشم ئامادە کردووە، هەر زەڵاتەیەکی سەوزەواتە، بەڵام تامێکی تایبەتری پێبەخشین بە بەکارهێنانی زەیتی زەیتون. زەیتی زەیتون کە ڕاستەوخۆ لە گوشینی زەیتونەکەەوە بەرهەم ئەهێنرێت، یەکێکە لە بەرهەمە خۆماڵەکانی کارگەی کاشۆ، ئەتوانن بەکاری بێن و سوودی لێ ببینن. بۆ زەڵاتەکەمان تاموچێژی تایبەتی خۆی هەیە، من لێرە بەکاری ئەهێنم بۆ زەڵاتەکەمان، زۆر تایبەتە. خۆشەویستانم، ئەمە خواردنی ئەمڕۆ بوو کە پێشکەشم کردن کە ئامادەکردنی یاپراغ بوو بە برنجی کوردی کاشۆ برنجی لەتکە کە لە بەرنامەکانی پێشووشا باسم کردووە. ئەم برنجەیە
لەتکەی برنجە دەنکە ساغەکانی مانجیا کردوتەوە دەنکە لەتکەکانیشی بەکار ئەهێنین من لێرا بۆ یاپراغ بەکارم هێناوە هەر زۆر تایبەتە بۆنی زۆر خۆشە و هەروەها بۆ بەکارهێنانی ڕۆنەکەشی من زەیتم بەکارهێناوە زەیتی گوڵە بەڕۆژەی کاشۆ زەیتێکی سروشتیە تامۆچێژی خۆش ئەدا بە خواردنەکەمان بەڕاستی کە تاقیتان کردەوە لەزەتی خواردنەکەتان بۆ دەرکەوت ئەو کات ئەزانن بەکارهێنانی بەرهەمە خۆمەڵەکان چەنە ئیسفادەی لێ ئەەکەم زرر ناکەن لە بەکارهێنانی ئەمە خواردنی ئەمڕۆ بوو کە من پێشکەشم کردنجا هەتاوەکو جەوی گەڵامێوە و هەتاوەکو بەهارە و جەوەکەی خۆشە و فەسڵی ئەوەیە ئێوەش ئەتوانن ئەم خواردنە دروستکەن بە بەکارهێنانی برنجی کوردی کاشۆ بۆ دروستکردنی یاپراخی گەڵامێ و ئیسفادەی زۆری لێ ئەەکەن هیوای تەندروستی بۆ هەموو لایەک ئەخوازم و جەژنتان پیرۆز بێت هەموو ڕۆژێکتان هەرجەژن و شادی بێت هەتا بەرنامێکی تر خواتان بەڵام ڕێزان لە کۆتا بڕگەی بەرنامەی پەیامی ڕۆژ تایبەت بە جەژنی پیرۆزی ڕەمەزانی ئەو لەمە تۆمان ڕەمەزانی ڕەمەزان بێگومان ئەمڕۆ سێ پرسیاری جیاوازمان هەبووە و دوو جار پەیوەندیمان وەرگرتو ئێسش بۆ پرسیارێکی دیکە ژمارەیەک پەیوەندیکە وەرەگرین و ئەمڕۆ لە دووەم ڕۆژی جەژنە لە باتی دوو کەس سێ کەس لە تیر و پشکا ناویان دەرەچێت و خەڵاتی تایبەتی بەرنمەیان وەرئەگرن. پرسیارەکەشمان پرسیاری سێم چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنەکانین بە پێی کام پەیمان نامەیە کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتدا: ئێران، عێراق، تورکیا، سووریا. نای پەیمان نامەکەمان بلا ئەو گرنگە کاکدانا تۆتە عێراق ناناوتمە سەر 4 وڵات: عێراق، ئێران، سووریا، تورکیا. زۆر باشە. هەڵبژاردنەکان سیڤەر، لۆزان، سایکس بیکۆم بەسم لە هەڵبژاردنەکە اختیارەکان وە ئاماژە پێ نەکرد. من وەسم 4 وڵاتەکە. چینە سلێمانی فەوزیە عەزیز لە سلێمانی وەرەگرین. فەوزیە خان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بەڵێ. خاتو فەوزیە جەژنی پیرۆز بێت. جەژنی پیرۆز و ئاورز هەیە بۆتانەوە. زۆر سپاس. گوێبیستی پرسیارەکە بووی؟ وەڵاهی وەلە بوودبارێکێتەوە. بەپێی کام پەیماننامە کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتدا: سیڤەر، لۆزان، سایکس بیکۆ. واتە ناوی پەیماننامەکە چی بوو کە کوردستان دابەشکرا؟ بەشی باشووری کوردستان لەگەڵ ڕۆژاوای کوردستان خراژێر دەسەڵاتی فەڕەنساوە و بەشی باکووریشی لەلایەن رووسیاوە بەڕێوە دەچوو ئەو سەردەم. یعنی ئەمە ناوی سایکس بیکۆ. دەستخۆش خوال لەگەڵ. زریان عوسمان لە سلێمانی. زریان خان سڵاوی خوال لەبێت، جژنی پیرۆز بێ. دایکی زریان جژنی ئێوەش پیرۆز سەلامی خواتان لەسەر بێ. سڵاوی خوال. زۆر سپاس. دایکی زریان. دایکی زریان. دایکی زریان. بەڵێ. باش. دایکی زریان وەڵامی پرسیارەکە دەزانیت؟ دادام دەینێ لە پرسیارەکە بەخوا. ئاگات لێ نییە؟ بەپێی کام پەیماننامە کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتدا: سیڤەر، لۆزان، سایکس بیکۆ. بە ئەوەی دووهەم بێت. چی بێت؟ ئەوەی دووهەم. ئەخەوەی دووەم کامەیە؟ سێهەم بێت. سێم کامە بیڵێیتەوە؟ ناوەکەی بڵێ. بەخوا ناوەکەی بۆ ناوچ بێ. زۆر باشە، وەڵامەت بۆ چێگیرەکەین. دایکی زریان لە سلێمانی لەگەڵ ماناوی سپاس. زۆر خوال لەگەڵ بە یاخوا. طبعاً سێهەم سایکس بیکۆیە. بەڵێ. دووهەم لۆزانە، یەکەم سیڤەر. چینە دوکان؟ چینە دوکان پەیوەندیەکی دیکە وەردەگرین. کاک ڕێبوار وەریگرە. کاک ڕێبوار سڵاوی خوا لێبێ. وای خوا لێوە جەژنتان پیرۆز بێت. زۆر سپاس لە جەژن نابیت.
کاک ڕێبوار لە دوکان مەراسیمی جەژن چۆن بەڕێوە دەچوو لە یەکەم ڕۆژ و ئەم ڕۆژ؟ وەڵی وەکو ساڵان نێگەرم بوو لەبەرەوەی ئەم نەخۆشیە باوە خەڵک وەکو ساڵان ناگەڕێت ئەنی بڵێن گەرم و گوڕی پێوە دیار بێت. ڕاستە. کاک ڕێبوار وەڵامی پرسیارەکە دەزانیت بۆ بخوێنمەوە پرسیارەکە دووبارە؟ بەڵێ. بەپێی کام پەیماننامە کوردستان دابەش کرا بەسەر 4 وڵاتدا: سیڤەر، لۆزان، سایکس-بیکۆ. سیڤەر بێت؟ بەڵێ. دڵنیایت کاک ڕێبوار؟ نەوەڵا دڵنیا نیم، ئەگەر هاوکاریشمان بکەن شتێ باشە. هاوکاری بکەین بیگۆڕە. دەستەکان با لۆزان بێت. زۆر باشە کاک ڕێبوار، سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچینە لای پەیوەندیەکی دیکە. پەیام فەخرەدین لە چەمچەماڵ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. جەژنت پیرۆز بێ. جەژن خۆتانیش پیرۆز بێت. خۆشی بەرنامەکەتان لێ کرد. زۆر سپاس خۆشی بۆ تۆش کە پەیوەندیت کرد. وەڵامی پرسیارەکەت لایە؟ بەڵێ سایکس-بیکۆیە. سایکس-بیکۆیە؟ بەڵێ. دڵنیایت؟ لە مەکتەب خوێندووتە؟ وەڵای خۆم زانیاری نەبوو. زۆر باشە، چکە لە مەکتەبیش بیرمە ئێمە خوێندومانە لە خوێندنا هەیە ئەو بابەتە. بەڵێ بەڵێ. زۆر سپاس بۆ خاتوو پەیمان لە چەمچەماڵۆ لەگەڵمانە بوو. پەیام بوو پەیام. بەڵێ بەڵێ پەیام. پەیام. دەستپاردی خواستم. سەرچاو خوار لەگەڵ بێ. کاک یاسین قادر لە خەلیفان وەردەگرین. کاک یاسین سڵاوی خوا لێبێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. کاک یاسین جەژنە پیرۆز بێ. جژن لە ئێوەش پیرۆز بێت، لە سەردەم مسلمانان پیرۆز بێت، لە تاقی پێیان پیرۆز بێت. زۆر سپاس. کاک یاسین لەگەڵ خەو و جەژنە چۆنی؟ بە تایبەت ڕۆژی یەکەم. وەڵا کاک لەنا ڕۆژی یەکەم عادەن ئینسان میزاجی تێکەسی بەس باشە الحەمدولله. تۆ دەشەوە ینی دەشەوە بەهۆی لەیلقەدرەوە نەخەوتووی، دوایی شەوی جەژن بەهۆی ئۆتۆمبیل شتن و چوزانم جلئوت و کردن و درەنگە خەوی ئەویش بەیانی زوو هەڵەسی ناخەویتەوە بۆ نوێژ و چێشتونانێکی چەورە خوڕێ ئیتر سەعات هەشتی لێ هات ڕێک چاوەکانە داخرە و خەوێکە بۆ دێ لە ژیانە خەویوات نهاتووە. لە کاتی جێزانە سەردانیکردنی ماران دەکات هات خەوت دێ خەوت. ئەرە وەڵڵا یاڵا با بچینە لای پرسیارەکە کاک یاسین گیان. گرانە بەڵام شتێکە سایکس-بیکۆ. جان سایکس-بیکۆ؟ بەڵێ. باشە دەست خۆشحال لەگەڵ بێ. زۆر سپاس. خاتوو پەرژین عەبدوڵڵا لە هەولێر وەردەگرین. خاتوو پەرژین سڵاوی خوا لێبێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. زۆر سپاس خۆش بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. خاتوو پەرژین گوێبیستی پرسیارەکە بووی هەرچەندە لەسەر شاشە بەئاسانکاری سێم بین. سێم بێت؟ بەڵێ. اختیاری سێم چی آخر؟ سیڤەر، لۆزان، سایکس-بیکۆیە. یعنی سێم سایکس-بیکۆیە. ئەوەت بۆ دابنین؟ باشە خاتوو پەرژین لە هەولێرەوە لەگەڵمانە. بزانم لە تەلەڤیزیۆن ئاگای لێ یان نەبووە وتم بە بۆی نەخوێنەوە چوو جارێ ئاگای لێ لە تەلەڤیزیۆن. ڕاست. کێمان لەگەڵا؟ ئەلو سەلام عەلەیکوم. سڵاوی خوا لەبێت کاک سامی باشیت؟ سامی جوندی لە دۆک. زۆر سپاس. چاوێمە سەیدا گیان جەژنێتە پیرۆز بێ. زۆر سپاس. چاوێوە خۆش بی جەژناوەش پیرۆز بە. زۆر سپاس. جەژنا خێر و خۆشیە بە ئینشاءالله بۆ تەواو ملەتی کورد. بۆ هەر کەسێکی کورد بی و زمانی کوردی باخەبەر گیانی هەیە. زۆر سپاس. کاک سامی تۆ ناو لە تیرروپشکا دەرنەچوو ڕەمەزان یان؟ ناوە لە مامۆستا دوێنێ جواب دەنەوە پرسیارە ئاراستە منیان کرد. ئابد ناوم نەچوە تیرروپشکا. من زۆر جاریش بەشدار سوبحانەڵڵا چەند لەگەڵ بەرنامەی نەبوو. بەس گرنگترین دیاریەوەیە کە لەگەڵێ قسە بکەین و قسەی خۆش پێکەوە بکەین و بەشدار بین لەگەلێک باوەڕ بکەوە. چەند ساڵە لەگەڵتان بەردەوام لە تەلەڤیزیۆنی پەیام. ڕاستەکەی کاک سامیکان لە خزمەتتین. گوێبیستی پرسیارەکە بوویت؟ بەڵێ مامۆستا سایکس-بیکۆیە. ئەوە یەکی بریتانی بوو پێما یەکی ڕوسی بوو. سایکس-بیکۆیە؟ سایکس-بیکۆ کوردستان کرا 4 پارچە وەنیە؟ چۆن؟ دەرێت بەپێی کام بە نامە کوردستان کرا بە 4 پارچە وەنیە؟ بەڵێ بەڵێ. سایکس-بیکۆ لەگەڵ هاوکاریەوەی بەڕێت. زۆر باشە کاک سامی وەڵامت بۆ جێکی دەکەین. دەستخۆش بێ هەر لە ناوچەی بادینا نەمێنینەوە لە ڕۆڤیاوە زیاد محەممەدمان لەگەڵایە. کاک زیاد سەیدا زیاد سڵاوی خوا لێبێ.
سلام خوای لە توش بیوەڕێزان جژنتان پیرۆزی لە تۆش پیرۆز بێت وەفاڵ یا ڕەبی ڕۆڤیا خۆشە لە چۆ یعنی وەکو وەڵاهی لە هەموو منتەقەیەک و خۆ خواردن نییە داوڵەم تامەکەی هەر منتەقەیەکی خۆشە چۆنە بەڵێ بەڵێمان نەبییتەوە لە سەڕی زەوەکەم یاڵە بابچین لای پرسیارەکە یاڵە بابچ یاڵە وەڵامی ڕاز لای تۆ چیە لەسەر شاشەیە سایکس بیکۆ سایکس بیکۆ زۆر سپاس خوال لەگەڵ خاتو سندوس فەرەیدون لە چەمچەماڵ وەردەگرین خاتو سندوس سڵاوی خوا لێبێت و جەژنی پیرۆز بێ بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و جەژنی ڕەمەزان لەسەر مسلمانان و ئێوەی بەڕێز پیرۆز دەکەم زۆر سپاس دادەکەی من زۆر سپاس سندوس خان بەڵێ تۆش وەکو ئافرەتێک کە ماندووە بن بە ئیش و کاری جەژنەوە گرفتی خەودێ لە یەکەم ڕۆژی جەژنە وەڵاهی زیاتر دایکم خەریکە منش بەردەستیەکە زیاتر لە چی؟ زیاتر دایکم خەریکە ئاها ینی تۆ بەس بەڵێ خۆم خوێندکارم یعنی تۆ خوێندکاری بەس حازر خۆری وایە؟ دایکە گوناحە خۆ خوێندکار مەگەر شەش بێژینە بە ناشکری نەبێ کو ئەمساڵی ژەر خوێندن هەر نییە بە ناوی خوێندنەوە گوناحە یارمەتی دایکتان بن زۆر باشە خاتو سندوس وەڵامی پرسیارەکە بەڵێ ڕاست سایکس بیکۆ بێ سایکس بیکۆ بێ زۆر باشە وەڵامت بۆ جێگیر دەکەین بەس دایک مەسڵی بەشدار بێ ئەو بابەتەمان دا ئەو ئۆفەرەمان نەماوە ئەمڕۆ کێشە ناوێت لەبەر کوێندێکی زۆر لەسەر هێڵە بەڵێ زۆر سپاس لەگەڵ سەد کێ کاک بیلال ڤینۆس عوسمان سلێمانی سلام علیک عەلەیکی سەلام ڕەحمەتوڵڵا الله ڤینۆس خان پیرۆزبای جژنی ڕەمەزانتان لێکم تۆش پیرۆز بێت جژنان ژینۆس یا ڤینۆس 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 وەڵامی پرسیارەکە بە سایکس بیکۆ بێ سایکس بیکۆ خوال لەگەڵ بەڵازان پرسیارەکە بە پێی کام پەیماننامە کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتدا کە دوایەوەی دەوڵەتی عوسمانی دەڕوخێت 3 وڵات بەریتانیا و فەڕەنسا و بە سەرپەرشتی رووسیای قەیسەری کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتداوە پەیماننامەکان سیڤەل لۆزان سایکس بیکۆ کە ئەم سێ پەیماننامەی هەر سێکیان پەیوەندی بە کوردەوە هەیە بزانین وەڵامە ڕاستەکە کێوە دەچینە لای دوا پەیوەندی دوا پەیوەندیمان لەگەڵایە فەریدە خورشیدە چەمچەماڵێک دوا پەیوەندی فەریدە خان بەڵێ وەک دوا پەیوەندی سڵای خوا لەبێ جەژنی پیرۆز بێ بە کورتی وەڵاممان بەرە وەڵامی پرسیارەکە چێ لای تۆ جەژنتان پیرۆز بێت دەستخۆشیان بەرنامەیەتان لێکەم تۆش پیرۆز بێت لە جەژناوی ئەم بە نەکەرم پرسیارەکە سایکس بیکۆیە باش خوا لەگەڵ بێ و دەستێ خۆش بێ و ئەم بڕگێشمان کۆتایی هات برانی دەرهێنەر بڕگەیەکی هونەریان بۆ ئامادە کردووی ناوڕێکی کورد شوێک وەرەگرین ئەچنە لای ئەو بڕگە هونەریەوە گەڕێنەوە
شاڵی وێفانەمان باوانمێ یانی منیش و لاماوێ بخواغم وێ شاهێرچن ئەمان باوانمێ یانی بڕێش و زاماوێ یانی بڕێش و زاماوێ یعنی حواڵم چیشنێ بخوا دەرۆنم وێنێ ژەمان باوانمێ یعنی دووریێت و ڕێشنێ اینجا دەرۆنم وێنێ ژبەری باوانمێ یعنی دووریێت و ڕێشنێ یعنی بادەی میوێ باڵێ اینجا دڵوێژ بینتاوێ ئەری باوانەمێت خوا باوانمێ یعنی هەرچی بادا باڵێ ئەری بەڵام داخێکم ئەری باوانمێ یعنی بەینێ وەنوێشیێ بخوا هەر نەڵزانە ئەمان باوانمێ یعنی ناگاجە دێشیێ یعنی ناگاجە دێشیێ دووبارە سڵاتان لێ بێدازان پرسیارەکانتان بۆ دەخوێنەوە وەڵامە ڕاستەکانیشتان بۆ ئاشکرا دەکەین یەکەم ڕۆژنامەی کوردی لەکوێ دەرچوو بەغداد ئیستانبول قاهیرە وەڵامە ڕاستەکە شاری قاهیرەیە وەروەها لە پرسیاری دووەماندا مەلای گەورەی کۆیە ناوی چی بوو عەبدوڵڵا محەممەد ئەحمەد وەڵامە ڕاستەکە محەممەد لە پرسیاری سێماندا بەپێی کام پەیماننامە کوردستان دابەشکرا بەسەر 4 وڵاتدا سیڤەر لۆزان سایکس بیکۆ وەڵامە ڕاستەکە سایکس بیکۆ جاکەک داناتی پشکە بۆ ناوەکان سێ خەڵات دەرەچێوەنی بەڵێ سێ ناو دەرەچێکە سێ خەڵات وەردەگرن بە ناوی خوا زانی کوردستان ئەحمەد سلێمانی چۆن دیارە ئاوە دیارە کوردستان ئەحمەد خەڵاتی یەکەمی ئەمڕۆی پەیامی ڕۆژی بۆ دەرچوو لە سلێمانی تیژ و پشک دەکەم بۆ ناوێکی دیکە بێگومان ئەو ژمارەی لەسەر شاشەکەی ئێستا کوردستان خان دوای بەرنامەکە پەیوەندی بکە با زانیاری کەسی لێوەربگرن و بۆی بتوانین خەڵاتەکەت بەدەست بگەین کاک دیندار بەیار لە سلێمانی کاک دیندار براوەی خەڵاتی دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز بووی دەتوانانی دواتر بە ڕێزیشتان پەیوەندی بکەن بۆ ژمارەی کە لەسەر شاشا پیشان دەدرێت تیر و پشکی سێم ڕاکێشین بزانین بۆ چێ دەرەچێت یا الله بۆ کەژاڵ حەسەن باوەنور کەژاڵ حەسەن باوەنور دەستخۆش بۆ سێ بە ڕێزە پەیوەندی بکەن بەو ژمارەی کە ئێستا لەسەر شاشە هەیە بۆ ئەوەی زادیاریە کەسەکانتان لێوەرگرن و چۆنێتی گەیاندنی خەڵاتەکە بە ئێوە بوترێت
بەڵێ ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی دۆم ڕۆژی جژن لە پەیامی ڕۆژ پێشکەشمان کردن دەخوازیم کە سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ هەر لە جەژن و خۆشییا بن خواتان لەگەڵ